ڕێزانە و لایەکتان بەخێر بێن، ئێوارەتان باش. زۆر زۆر خۆشحاڵین کە لە خزمەتانین لە ئۆفیسی ڕێکخراوی ئازادبوون بۆ بابەتێک بۆ ڕێز دکتۆر موحسین ئەدیب بە ناونیشانی ئازادی خۆوتن و پێوەرە بابەتی و گەوهەریەکانی دەستورێکی هاوسەنگ. پرسی دەستور پرسێکی ناوەناوە گەرم و ناوەناوە ساردە لە هەرێمی کوردستان. لە 2015 لە مانگی هەشتەوە ئیتر ئەو لیژنە کاتی کە بۆ نووسینەوەی دەستور دانرا بوو کارەکانی کۆتایی هات، هەڵە نەبوو 98 بوو کارەکانی کۆتایی هات. ئەو لیژنەیە قرار بوو وادایان بۆ درێژ بکرێتەوە ئەو دەستوری کە لە بەردەستیانە بۆ ئەو پرۆژەیە یاسایە و ڕۆشنووسە تەواو بکات. بەڵام تەواو نەکرا و ئێستاشی لەگەڵا بێ با بڵێن خولی پێنجی پەرلەمان چۆکو پەرلەمان چۆکو سەرۆکایەتی هەرێم هەندێک محاولەیان کرد بۆ تەفعیلکردنەوەی بابەتەوە ئیشکردن لەسەر دەستور، بەڵام ئەنجامی شوای نایەوە دەستەوە. دوو جۆر گرفت هەبوو لەو پرۆژە یاسایە کە خەڵکی وەکو دکتۆر موحسین زۆر ئاماژەی پێیاوە و باسییان کردووە. یەکێکیان تایبەت بوو بە پرسە سیاسیەکان کە تایبەت بوو بە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە و بە سنووری باشووری کوردستان چۆن دیارەکرێت لەناو ئەو دەستورەیە و دەسەڵاتەکان لە نێوان سەرۆکایەتەکانان چۆن ڕێگەخرێتەوە. پرسێکی کە لە ڕاستیا جێ تەرکیزی ئێمەیە لە ڕێکخراوی ئازادبوون، پرسی ماف و ئازادیەکان و پێگەی تاکە. بۆیە توانی بڵین لەناو بابەتەکەی دکتۆر موحسینا کە ناویناوە پێوەرە گەوهەریەکانی دەستورێکی هاوسەنگ چییە، ئێوارەی لەسەرەوە قسەمان بۆ بکە. طبعا نەبووە لە بیدایە تا بڵێم و بەس پێم وایە بە زۆری نیت هەمووتانەی ناسن دکتۆراکی لە یاسای دەستوریایە و خاوەنی دە کتێبی چاپکراوە، نووسین و توێژینەوەی زۆرێک لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاو کردوێتەوە چ بە زمانی کوردی و چ بە زمانی عەرەبی. هیوادارین گفتوگۆیەکی بەچێژ و گفتوگۆیەکمان هەبێت کە چ لای ئەوەی کە لای دکتۆر خۆی ئامادە کردووە لە نێوان 35 تا 45 خولەکان جایترەوە ئێمە تا 45 خولەکان بۆ داناوەگەر بەلای ئێوە شەو کاتێکی گونجاو بێت. لە دوای ئەوانێ گفتوگۆ دەست پێکەین لەگەڵ ئێوەی بەخێر بێن. ئێستا داواکەین دکتۆر فەرمێ بۆ باسەکەی. زۆر سپاس کاک بابان، هەموو لایەکان جارێکتر بەخێر بێن. لە ڕاستیە کاک بابان باسی مۆزاقی لەگەڵا کردم، وتی ئەبێ ڕەبتیکەیتەوە بە مەسەلەی مافی تاک و تاکایەتی و فەردانیەت و ئەوانەوە. من ناچار بووم لە ڕاستیە تۆزێک ینی بابەتەکەی خۆم بگونجێنم لەگەڵ ئەم ڕێکخراوە و ئامانجی ئەم ڕێکخراوەیە. بۆیە ینی ئەم ناونیشانە لە ڕاستیە یەکەمین ناونیشانە کە من تا ئێستا ئیشم لەسەر کردبێ، ینی بەنسبەت خۆمەوە. پێشتر کۆمەڵێک گوتارم هەیە لەسەر دەستور و بەرنامی جۆرا و جۆر لەسەر سیستمی سیاسی ئەوانە. بۆیە لە ڕاستی ئەمەی کە ئێستا باسیەکەم تقریبەن تا ڕادەیەک هەوڵێکە لەو چوارچەوەیە کە ڕێکخراوی ئازادبوون لە پێناوی ئیشەکە، چونکە ئەوان هەوڵەیەن کە کۆڕ و سیمینار و چالاکیەکەیان بۆ ئاراستەیە بڕوان. ئازادی خۆوتن و پێوەرە بابەتی و گەوهریەکانی دەستورێکی هاوسەنگ. لە ڕاستیا ئەگەر ینی هەموو بابەتەکە بکەم بەوەی کە ناونیشانی بابەتەکە ڕاوە بکەم ڕەنگە کافی بێ، بەڵام ڕەنگە لە ئەسنای قسەکردنم لەسەر تەوەرەکان ناونیشانەکە بەباشی بۆ ئێوەی بەڕێز ڕوون بێتەوە. خۆی لە ڕاستیا زۆر گرنگە لە سەرتاوە 4-5 ملاحەزەی گشتی لەسەر مەسەلەی دەستور بڵێم. ینی یەکەمین تێبینیەک بریتە لەوەی کە دەستور ئەرکی چییە، دەستور ڕۆڵی چییە، ینی دەستور بۆ دێت. جارێ ئەساسە نەبیاگەمان لەوە بێت کە دەستور دیاردەیەکی مۆدێرن، هەمووی تەمەنی 3 قەڕن و شتێکە، ینی بەمانە ئەکادیمی و بەمانە ڕاستەقینەکەی کە بە دەستوری 1970 وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەست پێ دەکات با بڵین ئەجنا پێشەوەی مە دەستورمان نییە. یعنی چی دەستورمان نییە؟ ئەگەر چی ینی بە جۆرە لە جۆرەکان توانین باسی مەگنە کارتاش بکەین وەکو جۆرێک لە دەستور کە لە ساڵی 1250 دێت، بەڵام لە ڕاستیا بەڕەسمی بۆ مانە ئەکادیمی کە ئێستا ئێمە لە کتێبەکانی دەستورایی خوێنین بە ئەمریکا و بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەست پێ دەکات. بەڵام بۆچی گرنگیشە باسی مەگنە کارتا بکەین؟ لەبەرەوەی کە کاتێککە پێناسەی دەستورەکەین لە ڕاستیا ڕاستەوخۆ ناتوانین نەگەڕێینەوە بۆ مەگنە کارتا. بۆچی؟ چونکە دەستور لە سادەترین مانایە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە کۆمەڵێک پرەنسیپە، کۆمەڵێک بنەمایە، چوارچێوەیەکە ئیشی سەرەکی بریتە لە دووشت. دەستوری هەموو دنیا بگەڕێ بەم جۆرەیە، ینی مە دەستوری سین و دەستوری ساد نییە. دەستوری هەموو دنیا بم جۆرە پێناسەیەکرێ. یەکەم هەوڵێکە
بۆ سنووردارکردنی دەسەڵاتی ڕەهای دەسەڵاتدار. بۆیە ئەوترێت یعنی دەستور با بڵێن دیاردەیەکی مۆدێرنە، پێشتر نییە. یعنی چی پێشتر نییە؟ یعنی پێشتر دەسەڵاتدار ڕەها بووە، یعنی بربەست نەبووە لە بەردەمیە، کە باستەکەم بربەستی قانونی بربەستی شەرعی ئەجنا بەردەوام تەمەڕود و ئەو جۆرەشتانە هەبووە. بەڵام دەستور کە دێت بۆیە دەستور گرنگە بەڕاستی ئەوەیە کە سنووردا ئەنێ بۆ دەسەڵاتی ڕەهای دەسەڵاتدار. ئەمە بەدیوێشە بەدیوی دووەمیە لەمە گرنگتر بریتە لە چی؟ بریتە لە شەرعیەتدان و ڕەوایەتیدان و بڕیاردان لەسەر ماف و ئازادیەکان. ملاحەزە بکەن، یعنی دەستور بۆیە گرنگە، یعنی بەجۆر بەدیوێکە سنووری دەسەڵاتی ڕەهای دەسەڵاتدارەکان دیاریەکە و بەدیوێکی ترا مافە گشتی و تایبەتەکان بۆ هاوڵاتیان دەسەبەرەکات. لێرەوەی لە ڕاستی ئەگەر ملاحەزەش پێیسەری هەموو دەستورەکانی دنیا بکەیت تقریباً هەموو مادە و بەرگەکانی پرەنسیپەکانی لە چوارچێوەی ئەم دوو مادەیە کورتە بێتەوە. ئەڵبەتە شتی تریشەیە لە ناو دەستورە کە ئەگەر کراپی باسیەکەین، یعنی هەنێ مۆزوع هەیە بۆ نمونە زۆر ڕاستەوخۆ پەیوەندی بە ماف و ئازادی و بەدەسەڵاتەوە نییە، بەڵام لە دەستورا جێکرێتەوە. بۆچی؟ لەبەرەوەی کە ئەم مەوزوعە بەنسبەت ئەو وڵاتەوە گرنگە ئەیانەوێ ڕەهەندی دەستوری پێبەخشن بۆ ئەوەی مشەڕع پەرلەمان و هیچ هێزێکی سیاسی نەتوانن دەستکاری بکەن. مەسەلەی پەروەردەیە، مەسەلەی تەنمیەیە، مەسەلەی تەنمی اقتصادیە، یان ئیتر جیاوازە یعنی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر. بۆیە کاتێکە باسی دەستورەکەین، کاتێکە باسی دەستوری نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانەکەین لە ڕاستی ئاگامە لەم مەسەلەیە بێت. سنوور دابنێ بۆ دەسەڵاتی ڕەهای دەسەڵاتدار و ماف و ئازادیەکان دابین بکات، بڕیاری لەسەر بدات. بۆیە یعنی ئێمە ئێستا کاتێکە باسی دەستورەکەین لە ڕاستی بیاگەمان لەوە بێ ئایام دەستوری کە لە هەرێمی کوردستان ئانووسرێتەوە بۆ ئەم دوو ئامانجەیە یان بۆ شەرعیەتدانە بەو ناڕێشیەی کە لە 30 ساڵی ڕابردووە بوونی هەبووە. بۆی لە ڕاستیە ئەگەر وا بێ یعنی ئێمە ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورەیە بینەوە. ئەلبەتە لەمەیە زۆر ڕەنگە ئەگەر ئاماژە بە کۆنسێپتێکی سارتر بکەم گرنگە، یعنی یەکەم وەکو باسم کرد ینی ڕۆڵی دەستورە بێت چی بێ هەوڵ بێ بۆ ڕێکردنەوەی ئەو ناڕێشیانی کە لە 30 ساڵی ڕابردووە هەبووە، نەک شەرعیەت پێدانیان. وم پێم وایە هاجسی زۆرێک لە خەڵک کە ترسیان لە دەستور و نووسینەوەی دەستورە هەیە ئەمەیە کە پێیان وایە نخبەی دەسەڵاتداری کورد ئەوێ شەرعیەت بدا بەو ناڕێشیانی لە 30 ساڵی ڕابردووە. و ئەگەر ئەمە بکرێت لە ڕاستیە خەتەرناکە. ئەگەر چی من بۆ خۆم لێتان ناشارمەوە پێم وایە بوونی دەستور ئەگەر خراپیش بێ لە نەبوونی باشترە. بەڵام ئەو حادسەی لای خەڵکەیە، لای هەندێک هێزە سیاسیەکان هەیە، لای معارەزە هەیە، لای خەڵکی ڕۆشنبیر و نخبەی ئەم وڵاتە هەیە. ئەو حادسەی کە منەسیبیەکان پەیوەندی بەمەوە هەیە کە ئەترسن لەوەی کە ئەم دەستوری کە ئانووسرێتەوە بریتی بێ لە چیە لە هەوڵێک بۆ شەرعیەتدان بۆ ناڕێشیانەی کە لە ساڵی ڕابردووە هەبوو. ئەگەر ئەمە بێ خەتەرە بەڕاستی. ئەمە یەکەمیان. بۆیە لە ڕاستیە ئەبێت ئەگەر ئێمە بمانێ بینە خاوەنی دەستورێکی باش، دەسەڵاتێکی باش، کۆمەڵگایەکی پێشکەوتوو و ئایندەسازی بکەین، ئەبێ ئەم دەستورە ئیش لەسەر ڕێکردنەوەی ناوسەنجەکان ناڕێشیەکانی ساڵی ڕابردوو بکات. ئەمە یەکەم. دووەم لەمەش گرنگتر لە ڕاستیە ئەبێت دەستور ڕۆڵێکی ئاڕاستەکەری ببینێ، واتە کۆمەڵگا و دەسەڵات وەکو مەشروع ببینێ. کەوتم ئیسفادە لە چەمچێکی جان پۆل سارتەرەکەم لە ڕاستیە ئالێرەوەیە چکە سارتەر پێی وایە کە مرۆڤ بریتێ مرۆڤ مەشروعە. یعنی چی مرۆڤ مەشروعە؟ یعنی مرۆڤ خاوەنی ئیرادەیەکی حڕە خۆی ئایندەی خۆی دروستەکە. هەر لێرەشەوەیە پێی وایە کە وجود پێش ماهیەتە. بە پێچەوانی زۆرێک لە فەیلسوفەکانی ترەوە کە پێیان وایە ماهیەت پێش وجودە یان وجود پێش سوورەیە. ئەمە ئەلبەتە مۆزوعێکی فەلسەفیە و ڕەنگە زۆر پێویست ناکات بچمەوە تەفاسیل لەو جەنابتان زۆرێکتان ڕەنگە معلوماتان لەو بارەیەوە هەبێ، بەڵام من کە ئاماژەم پێکرد لەبەرەوەی کە پێم وایە وەکو چۆن مرۆڤ مەشروعە، یعنی مرۆڤ ئەوە نییە کە ئێستا هەیە، ئەوەیە کە خۆی دروستەکە، ئایندەی خۆی دروستەکە. و لێرەشەوەی لە ڕاستیاوی کە پێوترێ فەلسەفەی وجودی و جان پۆل سارتەر و جەماعەت لە ڕاستیا ڕۆڵێکی زۆر گەورەیان بینیوە لە دروستکردنی ئایندەی ئەوروپایە بەسەر هەموویانەوە فەڕەنسا. بۆ چکە مرۆڤ وەکو مەشروعە بینن. یعنی چی؟ یعنی بیرۆکەیە، کاوان بیرۆکەیە لە ڕێگای ئیرادەیەکی ئازادەوە، لە ڕێگای با بڵین ناسینی زاتیەتەوە دێت تاریخ دروستەکەوە. تاریخ شتێک نیە لە ڕابردووە، تاریخ شتێکە کە دروستەکرێ و مرۆڤ دروستیەکە. و لە ڕاستیە دەستوری شەبێ بەو جۆرە بێ، یعنی بە دەستور وەکو مەشروع ببینین بۆ دروستکردنی ئایندە. ئەمە یەکەمین ملاحەزە. دووەمین ملاحەزە هەر ئەوەیە کە لە ڕاستیەکە ئێستا باسم کرد کە تعریفی دەستور بوو. سێمین ملاحەزە بریتە لە ئەوەی کە دەستورەکانی دنیا هەمووی بگەڕێ، بریتە لە دوو جۆر پرەنسیپ.
کۆمەڵە پرەنسیپی نێودەوڵەتی و کۆمەڵە پرەنسیپی لۆکاڵی ناوچەیی. ئەگەر سەیری دەستورەکانی هەموو دنیا بکەیت توانین بڵێ لە سەدا 50-60 هەموو دەستورەکانی دنیا لە یەکەچ کۆپی یەکترین، ینی کۆپیان کردو بەڕاستی لە یەکتری. ئەی لە چیا جیاوازن؟ لە هەنێک جوزئیات و لە هەنێک پرەنسیپی لۆکاڵیە، یعنی پرەنسیپێکی لۆکاڵی هەیە بۆ وڵاتێک هیچ گرنگیەکی نییە، بەڵام بۆ وڵاتێکی تر گرنگی هەیە. بۆچی ئەمە باسەکەم؟ لەبەرەوەی لە ڕاستیان ئەمەوێ بگەم بۆ ئامانجەی کە ئەم دەستوری هەرێمی کوردستان چەندێک گرنگە کە ئێمە پرەنسیپە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مەسەلەی دەسەڵاتدارەتی و ماف و ئازادیەکان و مافی ژن و مەسەلەی کۆتە و ئەوانە لەم دەستورەیە جیاکەینەوە. ئەوەندەش گرنگە کە ئێمە بزانین کێشەکانی کێشە مزمینەکانی کۆمەڵگای کوردی و دەسەڵاتی کوردی چییە، بۆی کە کۆمەڵێک پرەنسیپی لۆکاڵیان بۆ داتاشین لە پێناو چارەسەرکردنیانە و لە پێناو بە مەشروعکردنیانە و لە پێناو ڕێکردنەوەی ناڕەکیەکانی 30 ساڵی ڕابردووە. چوارەمین ملاحەزە، دەستور ڕاستە لە سەرتاوە دەستور بە ئەمریکا بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەست پێکە، بەڵام ئێستا وڵات نابینیتەوە دەستوری نەبێ، زۆر بەکەمی. باسی ئیسرائیل ناکەم کە وەزعێکی تایبەتی هەیە، باسی بریتانیا ناکەم کە خاوەنی دەستورێکی عورفیە چۆن ئەویش دەستورە بەڵام بە جۆرێکی تر، و باسی سعودیە ناکەم کە تا ڕادەیەک هەیەتی و نیەتی و یعنی شتێکیان هەیە نازانی بەڕاستی ناوی بنی دەستوریان ناوی بنی دەستور. بەرحاڵ بەڵام وڵاتانی دنیا هەمووی دەستوری هەیە، یعنی ئەمە شتێک نییە کە با بڵین. بەڵام لەو لاشەوە ئێمە هیچ گۆڕانکاریێکی جەوهەری نابینین لەم کۆمەڵگایانەیە. یعنی ڕەنگە هەنێک جار دەستوری ئێمە بۆ دەستوری عراقی 2005 لە دەستوری زۆر وڵاتی ئەوروپیش هەنێک ڕۆ باشتر بێ، بەڵام بۆچی ئێمە نەک باشتر بێ، بەڵام تا ڕادەیەک لە مستەوای ئەوانایە، بەڵام ئێمە وەکو پێویست نەتیجەی ئەم دەستورە باشانە یان لانی کەم لە سەدا نەتیجەی لە 150 ئەم دەستورە باشانە لە ژیانی ڕۆژانەمانە نابینین. لە ڕاستیە ئەمەش پەیوەندی بە کۆمەڵێک مەسەلەوە هەیە، یعنی کە من لێرە ناوم ناوە بۆ نمونە یاساوردەکان و دەرەنجامە گەورەکان. یعنی هەنێک یاسای بچووک بچووکەیە کە ئێمە پێمان وایە شتی زۆر بەسیتن، بەڵام لە ڕاستیە دەرەنجامی زۆر گەورەیان هەیە کە ئێمە لە ساڵی ڕابردووە بەداخەوە یا هۆشیاریمان پێی نەبووە وەکو کۆمەڵگا، یان دەسەڵاتی هۆشیاری پێی نەبووە، یان هۆشیاری پێی هەبووە بە ئەنقەس خۆی لێلاداوە. ئیتر لە زمیانە بەروونە سیستمی هەڵبژاردن، بەڵام ئەڵبەتە ئەو شتانە زۆرن باوڵین ئەو یاساوردانە، یان هەر بۆی کە یاسای ورد بوو یا نەتیجەی گەورە ڕوونکەمەوە. من هەمیشە نمونە بە وشەی زەحمەت و ڕەحمەت دێنمەوە، یعنی زەحمەت و ڕەحمەت یەک نقطەیان فەرقە، یعنی بەس نقطەکە لەسەر زێگاڵ دەبێ بە ڕەحمەت، ئەمە یاسایەکی بچووکە، یعنی بەڵام نەتیجەیەکی زۆر بە بڵین گەورە ئەیا بەدەستەوە بەلابردنی نقطەیەک. و لە ڕاستیشە هەنێک پرەنسیپ هەیە، هەنێک چوارچێوە هەیە، هەنێک مادە هەیە، هەنێک بیرۆکە هەیە ئەتوانێت ئەم نەتیجە گەورەی نێوان زەحمەت و ڕەحمەت بۆ بەرجەستە بکات. زۆرن تەواان ئەو سیستمانە، ینی با بڵین ئەو مەبادیانە، بەڵام لێرە من لەبەر ماوەکاتەنە من لە نووسینەکە تقریبا ئاماژەم بە 13 دانە کردووە، بەڵام لێرە ئاماژە تقریبا بە 4-5 دانە ئاکەم. یان یەکەمیان کە زۆر مەسەلەیەکی گرنگە بۆ نمونە دیاریکردنی ڕۆژێکی دیاریکرا و بۆ هەڵبژاردن لە دەستوری ئایندەی هەرێمی کوردستان. ئێوە زانن یەکێک لە پایەسەرەکیەکانی سیستمی نیابی، سیستمی دیموکراسی بریتە لە چی بریتە هەڵبژاردن. بەڵام لە ڕاستیە لەمە گرنگترەوەیە کە ئەبێ هەڵبژاردنەکە خولی بێ، واتە 3 ساڵ جارێکە، 4 ساڵ جارێکە، 5 ساڵ جارێکە، بەجۆری دەستورەکان فەرقەکان بوویمەوەیە لە کاتی خۆیان بکرێت کە نەکرا لە ڕاستیە وەک وایە چ نەکرد بێ، چکە خەڵک کاتێکە شەرعیت بەتووادا لە انتخاباتە لە ڕاستیە بۆ کاتێکی دیاریکراوە، بۆ زەمنێکی دیاریکراوە و بۆ کۆمەڵی خەڵکی دیاریکراوە. کاتێککە تۆم زەمنە درێژەکەیتەوە، یعنی چی؟ یعنی لە ئەساسەوە زەربەیەکی گەورە لە سیستمی لە پایەیەکی سیستمی نیابیە دەیت. بۆیە زۆر گرنگە ئەم بۆ منە مادەیەکی وارە دەستوری هەرێمی کوردستانە جێکرێتەوە کە ڕۆژێک دیاریکرێ، 16ی 3 4ی 4 بۆ نمونەیان چوارشەمەی ئەخیری مانگی هەشتی 4 ساڵ جارێکە بۆ نمونە. زۆر گرنگە کە تۆ لە ناو دەستورە ئەم مادەیە جیاکەیتەوە. خۆ ڕەنگە بوترێت بۆ نمونە کرێمە لە یاسای هەڵبژاردن ئامە دیاریکرێ، نا، گرنگەکەی لەوایە کە ئەمە ڕەهەندێکی دەستوری پێ ببەخشی بۆ ئەوەی کە مشەڕع نەتوانی لێلا بدە. ئەمە پرەنسیپە، ئەمە پەیوەندی بە دەوڵەتی سین و سادەوە نییە، ئەمە یەکێکە لە پرەنسیپە سەرەکیەکان و ئەساسیەکانی سیستمی دیموکراسی یان سیستمی نیابی. بۆیە نابێت با بڵین مەسەلەی زەرب بدەین لە مەسەلەی خولی، ینی خولی هەڵبژاردن و ئەوانە. دووەم کە زۆر مەسەلەیەکی گرنگە بریتە لە جیاکردنەوەی یاسا دەستوریەکان لە یاسا ئاساییەکان. یاسای دەستوری چییە؟ طبعا ئێمە دوو زۆر یاسامان هەیە با بڵێن.
یان با بڵین کاتێکت پێناسەی دەستورەکەین ئەڵێن بریتە لە وەسیقەیەشی نووسراو باشە کە ماف و ئازادیەکان و مەسەڵەی دەسەڵاتدارێتیەوە ڕێکەخا بەڵام لە ڕاستیە ئەمە بەمانا شقلەکەیەتی ئەژینا بەمانا مەوزوعی و بابەتیەکەی دەستور بریتە لەو وەسیقە دەستوریە زائیدەن هەموو ئەو یاسایانەی کە کاروباری دەسەڵاتدارێتی و ماف و ئازادیەکان ڕێکەخەن. بۆیە ئێمە دەستور بە تەنها لە ناو وەسیقەی دیکۆمەی دەستوران نابینین بەمانا مەوزوعیەکەی واتە هیچ وڵاتێک نییە حتا ئیسرائیل بۆ نمونە دەستوری نییە بەڵام ئەی بەچی ئیشوکاری بەڕێوەچێ ئەی بۆچی بۆتە وڵاتێکی دیموکراسی پێشکەوتووی مؤسساتی خاوەن سیستم وانە سببەکە ئەوەی ئەو نەقسیان هەیە خەڵکە بوترێ ئۆپسیۆنە بێت بێ دەستور ئەم وڵات ئیشە بەڕێوەچێ ئەوان هاتوون ئەم نەقسی نەبوونی دەستوریان بەچی پڕ کردوێتەوە بە یاسا دەستوریەکان. ئێستا دەستوریەکان چینۆکە وتم بریتین لەو یاسایانی کە ماف ئازادیەکان ڕێگەخەن و ئەمە لە هەرێمی کوردستانیش بووە کە داریتان لە 20 ساڵی ڕابردووە هەبووە یعنی بۆ نمونە یاسای سەرۆکایەتی یاسای انتخابات یاسای دەسەڵاتی قەزایی یاسای ئەنجومەنی وەزیران یاساکانی یاسای ڕۆژنامەگەری یاسای مافی بەدەستهێنانی زانیاری یاسای خۆپیشاندان و ئەوان ئەمە هەمووی ڕەهەندی دەستوری هەیە بەڵام جیاوازی سەرشینیەوان یاسا دەستوریەکانی هەرێم ئیسرائیل بۆ نمونە لەگەڵ هەرێمی کوردستانە بریتە لە چی؟ بریتە لەوەی لە 30 ساڵی ڕابردووە لە پەرلەمانی کوردستان جیاوازی نەکراوە لە بینی ئەو یاسایانی ڕەهەندی دەستوریان هەیە و ئەو یاسایانی کە ڕەهەندی دەستوریان نییە بۆ نمونە یاسای عەمەل کار یاسای جگەرە نەکێشان لە شوێنی گشتی ئەمە یاسایەکی احتیاجیە یاسای کۆمەڵێک یاسای احتیاجیوانە یاسای مرور بۆ نمونە بەڵام ئەو یاسایانی کە ڕەهەندی دەستوریان هەیە کێشەیەکیان لە هەرێمی کوردستان چییە؟ کێشەکەیان لەوەیە کە وەکو یاسایەکی ئاسایی سەرکراوە تەوەکو چۆن بە زۆرینەیەشی سادە یاسای کار یاسای خراپ بەکارهێنانی بۆ ئەفۆن یاسای جگەرە نەکێشان بۆ بنە لە شوێنە گشتیەکانە بە 50 زایدەنیەک یان بە زۆرینەیەکی سادە تێپەڕێنراوە بە هەمان شێوە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان یاسای ئەنجومەنی وەزیران هی قەزا هی یاسای ڕۆژنامەگەری ماف و ئازادیەکان خراپ بەکارهێنانی وەسایلەکانی کۆمۆنیکیشن هەمووی بە کەمینەیەکی سادە تێپەڕێنراوە لە کاتێکە ئەو یاسایانە هەمان قووەتی دەستوریانەیە وەکو چۆن تۆ بۆ دەستور پێویستی بە ڕیفراندۆمەیە لە ڕیفراندۆمەکەشە پێویستی بەوە هەیە کە لانی کەم نابێت لە 65 یا 70 خەڵک دەنگی لەسەر بدا بە هەمان شێوە ئەبێت بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەم یاسایانش لە پەرلەمانی کوردستانە ئەبێ بە 2 لەسەر 3 یان 3 لەسەر 4 یان لانی کەم 2 لەسەر 3 ئەمانە تێپەڕێنرێت و بۆ ئاگاداریشتان ئەو کێشانەی کە 12 ساڵی ڕابردووە ڕویان ناوە لە پەرلەمانی کوردستان و لە هەرێمی کوردستانە هەمووی پەیوەندی بە قیامی ئەم مەسەلەیەوە هەیە ئێوە زانن سەرەتای قاڵبوونەوەی کێشەکانی کوردستان پەیوەندی بە چیەوە هەبوو پەیوەندی بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی سەرۆکی هەرێمەوە هەبوو بۆچی لەبەرەوەی کە یەکێتی و پارتی ئیتیفاقیان کرد زۆر بە ئاسانی ماوەکەیان بۆ درێژکردەوە دوای هەموو کێشانی کە دروست بوون لە دوای تا ئێستاشی لەگەڵاوی پەیوەندی بەم مەسەلەیەوە هەیە بەڵام ئەگەر ئێمە خاوەنی یاسایەک بووینایە ئەگەر دەستوریشمان نەبوو خاوەنی یاسایە بووینایە کە ئەم بیوتایە ئەوە یاسای سەرۆکایەتی هەرێم یاسایەکی ڕەهەندی دەستوری هەیە ئەبێ بە 2 لەسەر 3 بڕوا و کاتە یەکێتی و پارتی ناسەر بوون مەعارەزەش ڕازیکەن کە ڕازیان بکردایە و کاتەم کێشانەی کە دوایەوە هەمووی ڕوئەدا ئەمە ڕووی نەئەدا و دوایش طبعا ئەو مەسەلەی کێشەی داخستنی پەرلەمان و ئەو مۆزوعانش هەر تەنها ڕەبتی بە هەمان دووبارەکردنەوەی هەمان مەنتیقەوە هەیە کە بۆ نمونە ئەوەی کە پێوترێ پارتی ناوی ناوە گەلە کۆمەکی لە پارتی هەمان مەنتیقە بەڕاستی بۆیە یعنی جێکردنەوەی ئەم مەسەلەیە جیاکردنەوەی یاسای دەستوری لە یاسای نادەستوری یا یاسا عادیەکان هەموو کێشانی کە لە 10 ساڵی ڕابردووە ڕوویاوە لە ڕاستیا پەیوەندی بەوە هەیە و ئەم کێشانە دروست نابوون یان لانی کەمیان زۆر بە کاڵی و بە خاوی حەلە بوون بۆیە يعني زۆر گرنگە لە دەستوری ئاین تامنەمە بەس لە ئیسرائیل شانیە لە فەڕەنسا هەیە لە ئەمریکایە هەیە لە زۆر وڵاتە هەیە کە ئەو یاسایانی ڕەهەندی دەستوریان هەیە کۆمەڵێکی ئیجرئاتی تند و تۆڵیان بۆ داناون تا تێپەڕێنرێن بۆیە گرنگە بۆ نمونە ئەم بڕگەیە زۆر بەڕوونی لە دەستوری ئایندەی هەرێمی کوردستانە جێکرێتەوە کە ڕەنگە بڵێن بۆ نمونە ئەم مۆزوعانە چ ڕەبتەشیە و مەسەلەی ئازادی خۆوتنەوەوە نا تۆ یعنی بۆ ئەوەی کە ئازادی خۆوتن یان ئازادی تاک یان ئازادی مجتەمەعی مەدەنی فەرامکەی لە ڕاستیا پێویستیت بەوە هەیە کە لە سەرەتاوە کۆمەڵێک پرەنسیپ هەیە کۆمەڵێک مەبادی هەیە ئەبێ جێیان کەیتەوە واتە دیموکراسیەت بە تەنها بریتیە نییە لێ هەڵبژاردن لە ڕاستیا بەر لە یان با بڵێن بریتی نییە لە خەڵک سالاری زیاتر لەوەی بریتێ لە پرەنسیپ سالاری واتە ئەگەر حیزبێ لە حیزبەکان نەک لە 150 لە 199 کورسەکانیشی هێنا بۆی نییە لە کۆمەڵێ پرەنسیپەیە لا بدات کە لایدا لە ڕاستیا ناتوانین پێ بڵێ دیموکراسی حەقیقی بۆیە جیاکردنەوەی ئەم مەسەلانە لە ڕاستیا ڕێگە خۆشکەرێکی زۆر گرنگە بۆ
دابینکردن و فراهەمکردنی مافی تاک. سێمین بنەما زۆر گرنگە کە لی تێبگەین بریتێ لەوەی کە سیستمی نیابی یان نوێنەرایەتی کێتر هەمووی گرێتەوە هەمووی نیابیە یان سیستمی پەرلەمانی نیابیە نیمچە سەرۆکایەتی نیابیە سەرۆکایەتی نیابیە جەمعی نیابی سویسرا هەمووی نیابیە یعنی هەموو ئەو سیستمانی کە سەر لە دنیاە هەن بە شێوەیەکی گشتی نیابین ئەگەر چی لە سویسرا فەرقێکەیە چکە دیموکراسی ڕاستە و خۆ و نیمچە ڕاستە و خۆ لە زۆر حاڵەتە خۆی فەرزەکات و خەڵک دەتوان لە ڕێگای ڕفراندۆم و زۆر قەرار هەیە دەریکەن زۆر قانون هەیە ڕاییکەن و زۆر با بڵین ئیحتاسی هەیئەی تازە و ئیقلیمی تازە و ئەوانەی تازە بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی توانین بڵین لە ئێستایا سەرجەم سیستمەکانی دنیا سیستمی نیابین بەڵام ئەبێ مشەڕع یان نووسەرەوەی دەستوری کوردستان هۆشیاری بەم نوقتەیە هەبێ کە سیستمی نیابی لە جەوهەری خۆیان خاوەنی کێشەی قوڵقوڵە یعنی کێشەی سیستمی نیابی بەس لە کوردستانان نییە بەس لە عێراق و بڵ ناوچەکەیان نییە لە ئەمریکاش سیستمی نیابی کێشەی هەیە لە ئەوروپاش سیستمی نیابی کێشەی هەیە بۆچی کێشەی هەیە لە بەرەوەی کە وەکو لە سەرەتاوە باسمان کرد ینی جارێ ینی تۆ بۆ نمونە دەنگدەر 4 ساڵ جارێ دەنگەکە دات ئیتر پاڵی لێهاتەوە حکوومەت و دەسەڵاتی نوخبە و دەسەڵاتدار بە ئارزوی خۆیان چیانەوەی بیان ئەیکەن ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی و یەکێک لەو هۆکارانی کە وای کردووە خەڵک لە دەنگان لە وڵاتی ئێمە و چواردەوریشمانە لە دەنگدان سار بوو بێتەوە پەیوەندی بە مەسەلەیەوە هەیە کە ئەڵێ من لە باشترین حاڵەتە ئەگەر تەزویریش نەبێت دەنگێکم پێدرێت و ئەم دەنگە دوایەوە هیچ کاریگەریەکی نابێت دوایەوە نوخبەی دەسەڵاتدارە بنە خاوەنی کۆمەڵێکی امتیازات و خاوەنی سوڵتەی مطلق و ئیتر بە ئارزوی خۆیان چیان بیۆیکەن بۆیە لە ڕاستیە بێت لەوە هۆشیار بین کە سیستمی نیابی خاوەنی کێشەیە یعنی چی خاوەنی کێشەیە یعنی سەغەراتی تایە کلێنی گەورەی تایە ئەم کلێنانە بەچی پڕەبێتەوە بەوە بە کۆمەڵێک میکانیزم پڕەبێتەوە یعنی ئەوەی کە پێوترێ بۆ نمونە بە میدیای ئازاد پڕەبێتەوە بە کۆمەلگای مەدەنی پڕەبێتەوە بە ڕیفراندۆم یعنی ئەبێ کۆمەڵێک خاڵ بۆ نمونە کۆمەڵێک مۆزوع لە دەستورە ئەوە جێ بکرێتەوە کە پێویستە هەنێک مەسەلە هەیە ڕیفراندۆمی بۆ بکرێت بۆەوەی کە هاوڵاتی هەست بەوە نەکا بەس 4 ساڵ جارێک باڵی مشورەتێکی ڕاستە خۆیان ناڕاستە خۆ کاڵ و کرچی پێکری و تر بێ پاڵی لێباتەوە بە ئارزوی خۆیان دەسەڵاتدارەکان چیان بیکەن وچیان نوێ نەکرێت ینی لێرەوە ئەبێ بۆ نمونە لەم دەستورەیە زۆر گرنگە کە ئەم مۆزوعانە جێبکرێتەوە یعنی ئەوەی کە پێوترێ مافی خۆپیشاندان و میدیای ئازاد و زۆر شت هەیە لە ڕاستیە هەتاوەی کە پێوترێ با بڵین شتێکی پێوترێ پەیپەری گشتی ینی دەمانێت لە ئەوروپا و لە دنیای زۆر بڵاوە بۆ نمونە گروپێکیە لەم جۆرە فۆکس گروپێکەوە بێتەوە لەسەر مۆزوعێکی دیاریکرا و وەرەقەیەک ئەدا بە حکوومەت دەدا بە پەرلەمان لە پێناو حەلکردنی کێشەیەکی دیاریکراوە بەرحاڵ زۆر گرنگە کە ئێمە ئاگەمان لەوە بێت کە پێویستە کۆمەڵێک میکانیزمی تر بە تەنیشت انتخاباتەوە لە دەستورا جێ بکەینەوە بۆەوەی کە کێشەکان و سەخەرەکانی سیستمی نیابی لامان کەم کاڵتر بێتەوە. پێنجەم خاڵەت کە پەنجەم نقطە کە زۆر گرنگە بریتە لەوەی کە مۆزوعی ئەمڕۆمان بریتە لە چی بریتە لە گزارشتی فراهەمکردنی ئازادی خۆوتن لە دەستورە. یاگەم بەلاحەزە بکەن من نەموتووە ئازادی ڕادەربڕین چونکە ئازادی ڕادەبڕین و ئازادی خۆوتن دووشتی جیاوازن ئەکرێت تۆ ڕێی خۆت دەربڕی بەڵام ڕێی خۆت نەبێ یعنی دوای حاشامات بکەوی بەڵام کاتێکە باسی خۆوتنەکەی یعنی ئەو ڕێی کەیڵەی خۆتە هی حاشامات نییە و ئەمە لە چۆ سەرچاواگرێت ئەمە بڵێ لە هەستکردن بە مەسئولیەتەوە لە اعترافکردن بەوەی کە تۆ خاوەنی ئیرادەیەکی حڕی ئەمە چۆن لە ناو دەستورا جێ بکەینەوە طبعا ئێوەزان دەستور نییە باسی بڵین ئیقراری نەکرد بەوە حڕی تعبیر بەڵام حڕی تعبیریش بوونی نییە بۆچی لەبەرەوەی کە ئەو گزارشتەی کە هەیە لە ناو دەستورا گزارشتێکی تەندروست و گزارشتێکی یەکلاکەرەوە نییە بۆ ئاگاداریتان من زۆر دەستورم سێ کردووە دەستوری ئەوروپی و ئەمریکی و شەرقیشەوە باوڵین لەسەر مەسەلەی گزارشکردن لە ئازادی ڕادەربڕین بەس هیچ دەستورێک نییە وەکو ئەمریکا دەستوری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا مۆزوعەکە یەکلایی کرد بێتەوە کە زۆر بە قەتعی ئەڵێ بۆ کۆنگرێس نییە هیچ یاسایەک دەربکات کە پێچەوانەی ئازادی ڕادەربڕین بێ ئەم مەسەلەی قەتعیە بەڵام سەیری دەستورەکانی عێراق و ئەم مەنتیقەیە بکە ئەڵێ ئازادی ڕادەربڕین فراهەمە بۆ هەموو هاوڵاتی یەک بەڵام بە وەڵامەکە هەمووی هەڵەوەشێنێتەوە بەڵام ئەمە بەچی بە یاسا ڕێکەخرێ گوزارشتێکە خەڵەتاندنی تایە بەڕاستی
بۆیە ئێمە بێ لە دەستوری ئایندەی هەرێمی کوردستان ئاگامان لەمە بێ. یعنی گزارشکردن لەمە بۆیە من هەر وەختی خۆشی کا وەختی خۆی کە چەند ساڵێک پێشەساوی کاکبابان باسی کرد ینی ئەم پێشنیارم کرد لە ڕاستیا بۆ لیژنەی نووسینەوەی دەستور کە داوای سیمینارێکیان لێکردم لەو بارەیە وتمە بێ ئەمە ئەگەر بتانەوێ بەڕاستی باوەڕتان بە ئازادی ڕادەبردنە بێ ئەم سیغەیە جیاکەنەوە بۆی کاتێکاڵی بە یاسا جێیەکەیتەوە ئەمە یەک دنیا چەندێکی زۆر مەتاتیە و لە جەوهەریشا لە ڕاستیا پێچەوانەی چییە؟ پێچەوانەی دەستورە، پێچەوانەی ینی سمووی دەستورە، باڵایی دەستورە. لێرە ملاحەزەی ترم نووسیەوە مەسەلەی خۆوتن، ینی بۆچی من باسی وش با بڵین خۆوتن ئەڵێم ئازادی ڕادەربڕین. تەمان لەبەر دوو مەسەلە، یەکەم لە ڕاستیا مەسەلەی خۆوتن ڕەهەندێکی لیبراڵانە و خودیانەی هەیە، ینی تۆ خۆت ئەڵێ نەک کۆمەڵگا نەک ئەو ڕەیەساییدەی کە هەیە. دووەم گزارشتی ڕاستەقینە لە ئازادی دەنگەدەنگ نییە، بێگەمان لەمە بەڵکو بریتە لە ڕاستیا خۆوتن نەک ئەوانی تروتن. اینجا ئێمە بۆ ئەوەی کە لەم کێشەیە نەجاتمان بێ کە ئازادی ڕادەربڕین فەراهەمە بۆ هاوڵاتیان، بەڵام ئەمەش بە یاسارەکە خرێت، ئێمە پێویستیمان بەوە هەیە کە من لێرە 5 خاڵم چەند خاڵێکم ئاماژە پێ کردووە کە ئێمە لەم کێشەیە نەجاتمانە بێت. طبعاً کاتێکاڵین بە ئەمەش بە یاساڕێی خرێ لە ڕاستیا دوو کێشەی گەورەی هەیە، یعنی یەکەم بە بڵین بە بیانی وردەکاریە بنشکاڵێن بۆ نمونە دەستور لە دەستورە هەموو شتێک جێ نابێتەوە، وانە ناکرێتەوە بە تەفاسیل باسی ئازادی ڕادبڕین و باسی چۆنی دەرکردنی ڕۆژنامە و پەخشی تەلەڤیزیۆن و جۆرەشتانە بکەیت. یعنی جۆرێک فێڵێکی تایە خۆت تا ڕادێک فێڵەکەشیان منطقی تایە، چونکە دەستور کورتە، ینی ناڕۆتە ناو تەفاسیلەوە وەکو یاساکان و وەکو ئەنزیمە. بەڵام لە ڕاستیا وەکو باسم کرد ئەمە دژ دێتەوە لەگەڵ خودی دەستور سالاریە، یان سمووی دەستورە، چونکە کاتێککە تووەڵیان مۆزوعە بە یاساڕێکە خرێ، یعنی چی؟ یعنی یاسا ئەەکەیتە سەر و دەستورەوە، یعنی سمووی یاسا لە سەر و دەستورەوەیە. بۆیە لە ڕاستیا بۆ ئەوەی کە ئەمە ڕوونەدات، ئێمە پێویستیمان بەچی هەیە؟ ڕێخستنی ئازادی خۆوتن نەبێتە یەکەمین هەنگاوی پێشێرکردنی دەستور، پێویستیمان بە ئەوە هەیە کە ئەم 5 بڕگەی کە من لێرە باسیەکەم کە منەڵم لێرە باسیەکەم ئێمە ئێستا بابەتێکە و لەگەڵ ئێوەی بەڕێزا بوون ئەم مۆزوعە باسەکەم ڕەنگە بوو ترێ خۆی ئەمە لێرە جارێ لیژنەی نووسینەوەی دەستور دروست نەکراوە، جارێ با بڵێن ئێمە ژمارەیەکی کەمین لە ناو کۆمەڵگایە. زۆر گرنگە لە ڕاستیە ئەم مۆزوعان لە ڕێگەیان ڕێکخراوانەوە، یعنی بۆ نمونە ئەمە بکرێتە وەرەقەیەکی زەخت، کۆمەڵگای مەدەنی خاوەن مەشروعی تایبەتی خۆی دەستور بێ و ئیمزای بۆ کۆبکاتەوە، حملەی ئەعلامی بۆ بکات، بۆ ئەوەی کە وتمان یعنی دەستور کەینە مەشروع، یعنی هۆکارێک نەبێ بۆ شەرعیەتدان بۆ ناڕێژیانی لە ساڵی ڕابردووە هەبوو، بەڵکو هۆکارێ بێ بۆ ڕێکردنەوەی ناوسەنجەکان و ئاراستەکردنی کۆمەلگاشەوە لە ڕێگای بە مەشروعکردنیەوە. یعنی بۆ نمونە زۆر گرنگە لە ناو دەستوران مۆزوعانە جێ بکرێتەوە زۆر بە کورتی. یەکەم ئازادی خۆوتن یان ئازادی ڕادەربڕین بنەڕەت بێ، ئەساس بێ، ئەسڵ بێ و کۆتەکان قەیدەکان ئیستیسنا بن. یعنی ئەبێ لە دەستورە ئاماژە بە مەسەلەیە بکرێ، ئەگەر چی بە 4 و 6 بێ، یعنی ئازادی ئەسڵە بنەڕەتە، بەڵام قەید کە هەیە چییە؟ ئیستیسنایە. ئەمە یەکەم. دووەم کۆدکردنی ئازادی، طبعاً قەیدەر هەیە بۆ ئاگاداریتان، یعنی من ناتوانین لە ڕاستیا واز لە قەیدەر هەیە، بەڵام کە ئەمە مەسەلەیەکە زۆر گرنگە بەلامانەوە. کۆدکردنی ئازادی لە پێناو پاراستنی پرەنسیپە باڵاکان و بەرژەوەندیە باڵاکانی کۆمەلگادا بێت، نەک بەرژەوەندی گروپێکی دەسەڵاتداری دیاری کراوە. یعنی کاتێک کە تۆ قەیدێک دەستنیشانەکەی، ئەم قەیدە لە پێناو پاراستنی بۆ نمونە تۆ لە دەستورە ئاماژە بەوەکەی نابێ ئازادی ڕادەربڕین ڕق و چینە لە بینی گروپە جیاوازەکان و دینە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان و مەزهبە جیاوازەکانە دروست بکات. ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە، یەکێکە لە پرەنسیپە ئەساسیەکانی دەوڵەتی نوێ دەسەڵاتداری ڕاشد کە قەید هەیە. ئۆکەی، ئەمە لە دەستوری دنیاە هەیە، لە ئەمریکایە هەیە، لە فەڕەنسایە هەیە، لە زۆر وڵاتی دیموکراسی دنیاە هەیە کە دەقیان لەسەر ئەم مەسەلانە داوە. ئەمە قەیدە، وانە ئەمە قەیدە، بەڵام قەیدێکە لە پێناو پرەنسیپە باڵاکانە کە هەمومان پێویستیمان پێێتی. سێەم دوێنراو. من لێرە مخاطبم کردو بە دوێنراو، نازانم تا چەندێک تەرجەمەکەم دقیقە. یعنی مخاطبی یەکەم یان دوێنراوی یەکەمی یاسایی با بڵین دەستور
و یاسای ڕۆژنامەگەریش دوایی با بڵین دەسەڵاتدار بێ نەک ڕۆژنامە نووسان و خەڵک و تاکەکان. ئەمە مەسەلەیەکە زۆر زۆر گرنگە. گەم وڵا حەزە بکەن ئەوە گەسەری یاساکان بکەن، سەری یاسای ڕۆژنامەگەری بکەن لە باشترین یاساکانی. هەمیشە مخاتەب یەکەمی شەیە سەحەفیە تاکە. ئەگەر وا بکەی ئەوە ساکەتە، ئەبێ ئاوا بکەی ئەوە ساکەتە. ملا حەزە بکەن لە دەستوری لە یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستانەکە تا ڕادەیەکی زۆر یاسایکی باشە، یان یەکێکە لە یاسا باشەکان بۆ ئاگاداریتان. بەڵام مخاتەب یەکەمی شەیە ڕۆژنامەنووس دەسەڵاتدار نییە، یان هێزە ئەمنیەکان و هێزە عەسکەریەکان نین. لە کاتێکە ئێوە زانن کە یعنی ڕۆژنامەنووس لەو پەڕی بەهێزیا لاوازە، لە مووقیفی لاوازیایە. تۆ کاتێکە مادەکان هەمووی ئاڕاستی ئەوەکە ئەگەر ئاوا بکەی ئاولیەکەی ئەمە ساکەیەتی، ئەمە تەجریمەکەیەتی، ئەمە حەبسکردنەکەیەتی، ئەمە غەرامەکەیەتی گەراب. یعنی ئەمە لە ڕاستیە یەکێکە لە کێشە گەورەکان، یان یەکێکە لە تەڵەکانی ناو باشترینەکانی ناو ئازادی یاساکانی ئازادی ڕادەربڕین، یان ئەوەی کە لە دەستورە با بڵین ئەو مادانی کە مەسەلەی ئازادی ڕێکەخەن لە ناو دەستورە. ئەبێ مخاتەبی سەرەکی دەسەڵاتداران بن. ئەگەر بمونەوە لە ڕۆژنامەنووسان بکەن، وا لە تاکەکان بکەن، ئەگەر ئەوە ماف پێشێل بکەن، ئەمە ساکەتانە. بۆچی؟ چونکە دەسەڵاتدار لە ناویشیانە هێزە ئەمنیەکان بۆ نمونە لە مووقیفی لەو پەڕی لاوازیانە بەهێزن، چونکە لە مووقیفی خۆیان و هەمیشە چاوەڕوانی پێشێلکاری لە خەڵکی بەهێز دەکرێت. چاوەڕوانی پێشێلکاری لە خەڵکی لاواز ناکرێت کە ڕۆژنامەنووس و تاکەکان با بڵین لە مووقیفی لاوازیان. کە ئەمە ئەڵێم ئەمە لە خۆوە نیە، لە ڕاستیە لە یاساکانی سویدا، لە فەڕەنسایە، لە ئەڵمانیایە هەمیشە بۆ نمونە لە یاساکانی سویدا ئەگەر ڕۆژنامەنووسێت تەشیر بە وەزیرێ بکە یان بە کەسێ بکە کە لە خدمەی عامەیە ئاساییە، بەڵام ئەگەر بە هاوڵاتیشی عادی بکات غەرامەکەی زۆر زۆر توندە. ئەمە هەر لە خۆوە نایەت ئەم مەسەلەیە. ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ئەوان لەم هۆشیاریان بەم مەسەلەیە هەیە کە خەڵکی دەسەڵاتدار ئاساییە تەشکیلیشی پێ بکەیت، ئاساییە زۆر بە توندیش ڕخنەی بکەیت، بۆ چونکە چاوەڕوانی ئەوەی لە یەکرێکە کۆمەلگا بە ئاقارێکی خراپە بەرێت، چاوەڕوانی ئەوەی لە یەکرێکە گەندەڵی بکە، چاوەڕوانی ئەوەی لە یەکرێکە مافەکان پێشگەل بکە، چونکە وەسائلەکانی هێزی بەدەستەوەیە. چوارەم نقطە کە لەم بارەیەوە زۆر گرنگە بریتە لاوەی کە ڕێگریەکان لە پێناو پاراستنی شکۆی هاوڵاتیە بێت، نەک دەسەڵاتداران. یعنی بۆ نمونە من لە یاساکانی خۆمانە نەمبینیەوە، بۆ نمونە ئەبێت ئازادی ڕادەربڕین، بۆ نمونە مافی خەڵکی نەخۆش، مافی ژنان، مافی نازانم ئەو چین و توێژانەی کە لاوازن یان لاواز کراون بپارێزرێ، یان بۆ نمونە مافی مڕاهق. یعنی ئەم قەیدانەی دانانی ئەم قەیدانە حاڵەتێکی ئاساییە، بەڵام ئەبێ لە پێناو چیا بێت؟ لە پێناو پاراستنی مافی هاوڵاتیە بێ، نەک دەسەڵاتدارێکە. ئەو پێنجەم خاڵیان بریتە لەوەی کە وەک کەسێکی زیان بەخش مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس و تاکە ئازادەکانە نەکرێت. ئەگەر ملاحەزە بکەن، ئەگەر سێری مەنطق ینی نووسراوی ئەو دیوی یاساکانی ڕۆژنامەگەری و دەستور بکەن، هەمیشە مامەڵەیەکی ئیجابی و پۆزەتیف لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکات. هەمیشە گەر دەقەکان بخۆینەوە لەو دیو دەقەکانەوە ئابینی کە وەکو کەسێک کە خاوەنی سابقەیەکی جناییە لەگەڵ ڕۆژنامەنووسا مامەڵەکات، لەگەڵ تاکە ئازادەکانە چالەکە مەدەنیەکانە مامەڵەکات. وەکو لە سەرتاشەوە باسمان کرد، یەکسەر ینی بۆ نمونە کۆمەڵێک تەڵەی بۆ دانێ، ئەگەر ئاوا بکەیت ئاول یەکرێ، یان بۆ نمونە ڕێگا نادرێ ڕۆژنامە یان تەلەڤیزیۆن بە ئازادی پەخشی خۆی بکە، یان چاپ بکە و پەخش بکرێ. ئیترەمە جگەلەوەی کە گرنگە بۆ نمونە یعنی هەر لە ناو دەستورە یان ئەم هۆشیاریە هەبێ لای مشەڕێح کە گرنگی ژیانی ڕۆژنامەنووسان بکە. یەوە گەم ملاحەزە بکەن تا ڕادەیەک لە وڵاتی ئێمە و هاوشەی وڵاتەکانی ئێمە زۆرێک لە ئازادی ڕادەربڕین و ئازادی خۆوتن هەیە، بەڵام زەمان نییە. یعنی تۆ قساکەیت، بەڵام لە هەمان لەحزەشە ینی ئەو قسەکردنت لە ئازایەتیەکەوە دێت. یعنی قساکەیت ئازادی هەیە، بەڵام زەمانی ئینسانی ئازاد و ڕۆژنامەنووس بوونی نییە. بۆیە زۆر گرنگە لە دەستورە ئەم مەسەلەیەش جیاکرێتەوە. و لەمەش گرنگترەوەیە کە بۆ ئەوەی کە ئازادی ڕادەربڕین و ئازادی خۆوتن نەبێتە خۆخاڵیکردنەوە تەنفیس، پێویستە ئیستیجابە هەبێ، ینی ئیستیجابە وەڵامدانەوە وەڵامخوازی هەبێت. بۆچی؟ بۆ هەموو ئەو شتانەی کە ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی ئەیکەنە قەزیەشی گشتی و
وەڵامدانەوە بۆ ئەم مەسەلەیە هەبێت لەلایەن دەسەڵاتە گشتیەکانەوە ئەگەر وەڵامدانەوەی نەبێ ئەو کاتە خەڵک لە ڕاستیا لە ئازادی ڕادەبڕینیش بێزارە بن پیان وایە هیچ نییە جگە لە خۆخاڵیکردنەوە و کاتێکە ئیسیجابە نەبوو ئیترە و کاتە ئازادی ڕادەبڕینیش بوونی نامێنێ قسەکە لەسەر ئەمەیەکە ئێمە کاتێکە باسی نووسینەوەی دەستورەکەین بەم پەرەگرافەی دواییم کۆتایی بە بابەتەکە مێنم هیوادارم دوایی بتوانین زیاتر مناقشە لەسەر مەسەلەکان بکەین ئەوە گرنگە کە ئێمە لە ڕاستیا هۆشیاریمان بەوە هەبێت کە دەستور حبر على الورق نەبێ بەچی نابێتە حبر مۆری سەر کاغەز بۆ نمونە حبری سەر کاغەز بەوەی کە هۆشیارێکی قوڵ هەبێت لەلایەن مشەڕعەوە لەلایەن ئەو لیژنەیە کە ئەم دەستورە نووسنەوە بیکەنە وەسیلەیەک بۆ ڕێکردنەوەی کە ئەو ناڕێژیانەی کە لە ڕابردووە هەبووە و بیکەنە مەشروعێک یان بیکەینە مەشروعێک بۆ دروستکردنی ئایندە پێم وایە سەرمێشان زۆر سوپاسدانەکەم. سپاسمان دوو نەبی کار سپاس بەخێر بێنەوە بۆ باسەکەی کار دکتۆر پێشکەشی کرد دوو ناوم نووسی بوو ڕازاخان و کاگارامم نووسی بوو بەشەخان خەڵتان نەبێنجا بەڕی زۆری ناگرم بۆی نەڵێن مامۆستاجیات کار دکتۆر نەبەت دڵ سۆستان شەش بۆی کاتیش تەوزیعکەین لەسەر ئەساسی ئەوانەی کە ناویان نووسیوە باشە کاتە دەست پێکەین ئەگەر چاوم لە کەسێک نیە ناوی کەسێکم نەنووسیوە ڕازاخان فەرمی سێ ڕەنگە سێ بۆ چوار باش سێ بۆ چوار لاقە باش بێ وەگەشتی هەرچەنە بەپێی فترە زەمانەکانەوە باستان کردماوەیە گەرم بۆ نۆماڵی سابوونەوە بەڵام پێم وایە هەر بابەتێکی گەرمەوە هەر ئەبێنەوە تەرخیصمان لەسەری بێ و بەشێک لەوەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا پەرلەمانی کوردستان کۆمەڵە یاسایی دەرکردو کە خۆی لە خۆیان بۆ عەدی دەستوری هەبوو لەبەرەوەی فعلا دەستورێکمان نەبووە ئەوە بەشێکە لەوەی کە تۆ هەر نەبێ هەندێ بابەت بتوانانی لە ڕووی یاساییەوە ڕێکی بخەیت و ئەوەندە دەزڵاویان نەکەی هەرچەندە ئەم ساڵانەی ئەخیر بە تەواوی پێشێلی هەموو ئەوشانە کرا ئەو یاسایانە شەر پێشێل کراکە ئێمە پێمان وا بوو قووەتێکە بۆ هەندێ بابەت لە ڕاستیە من لە سەرەتای بابەتەکەەوە پێم وا بوو کە ئێمە باز لە مەشروعی دەستوری کوردستانەکەین و دەستوری عراقیشمان هەیە تەسیلێکی تاریخی یعنی بگەڕاینەوە بۆ تەسیلێکی تاریخی بۆ نمونە تێڕوانینی مەزهەبی فەردی کە بەشێکە لە مەسجەکەی ڕێکخراوی ئازادبوون دەستکەئیش لەسەر تاگەرایی ئەکاوە مەزهەبی جەماعی ئایا دەستوری عێراقی و لە داهاتووە دەستوری هەرێمی کوردستان کە لە ئێستاوە یەکلا بێتەوە کە نابێت پێچەوانی دەستوری عێراقی بێ و یەکلاشی کردوەوە کە سەرچاوە سەرەکیەکانی دەستوری هەرێمی کوردستانیش ئەبێت چی بێت ئەگەر ئێمە بگەینە ئەوەی ئاراستەی فەلسەفی مشەڕع چی بوو ئاراستەی فەلسەفی مشەڕع لە دەستوری عێراقی و لە دەستوری پرۆژە دەستوری عێراقا ئاراستە فەلسەفیەکە ئایا بەوەیە کە فەردانیەتە یاخود بەوەی کە جەماعیە ئێمە بە خوێندنەوەمان بە دەستوری عێراقی و بە خوێندنەوەشمان بۆ پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان تێ ئەگەین کە ئەو ئاراستە فەلسەفی کە مشەڕع هەیەی بەوەی کە تۆ ئەبێت مەزهەبی جەماعی بەڵێ بێ ئەو مەزهەبە پەیڕۆ بکەوە ڕنگدانەوەی هەبێ هەم بەسەر دەستورەکە و هەم بەسەر ئەو یاسایانش لە کە ئەکەونە ژێرجەر چەتری ئەو دەستورە تۆ لە بابەتێکە ئاماژەت بە دەستوری ئەمریکیا بڵێ دەستوری ئەمریکی یەکلا بۆتەوە کە پەیڕەوی مەزهەبی فەردانیەت ئەکا بەڵام تۆ دەستوری عێراقی پەیڕەوی مەزهەبی جەماعی ئەکا کە تۆش مەزهەبی جەماعی ئەکا کەواتە ئەوەی کە ئێمە پێی ئەڵێین ئازادی خۆوتن ئەوەی کە پێی ئەوترێت ئازادی ڕادەربڕین ئەوەی کە پێی وترێ ئازادی فکر جێگەی نابێتەوە لە دەستورەکەی ئێمەیان زۆر ڕاشکاوبین بۆ جێگەی نابێتەوە لەبەر ئەوەی ئەو تەقیدی ئەکا ڕاستە کاک دکتۆر مەحسین ئاماژەی پێیاوتی هەندێک پرەنسیبی باڵا هەیە کە ئێمە نابێت ئەبێ مقەیەد بێتەوە بەڵام ئایا دکتۆر مەحسین ئەو پرەنسیبە باڵایانە چیە ئەوەیە کە لە دەستورا پێ دەڵێ نابێت پێچەوانەی نظامی عام بێت نابێت پێچەوانەی مەسلحەی عام بێت نابێت پێچەوانەی ئادابی عام بێت ئایا نظامی عام و ئادابی عام و پرەنسیبی عام ئەمە چیە ئەمە هەمووی تەقید نییە تۆ هەر نمونەیەکی زۆر زۆر ڕوون و ئاشکرا کە ئێمە هەر لە 2020 لە پەرلەمانی کوردستان یاسای ئیجهاز لە مافی نەخۆشە یاسای مافی مادەیەکمان هەیە تایبەت بە مافی ئیجهاز لە دەستوری
ئەمریکی بەر ئەوی پێڕەوی مەسەبی فەردانیە دەکات حساب بۆ تاک ئەکا تاک دروستکەری بڕیارە تاک ئازادە بۆیە یەک ڕێگە ئەیا چکە ئەمە خودی منە ئەمە پەیوەستە بە جەستەی منەوە کاتێک بڕیار ئێ مناڵێک دروست بووە لە ناوی بەرن یا بمێنێتەوە لە ژیانە بەڵام لە مەسەبە جەماعەکە کە دەستوری عێراق پێڕەوی ئەکاو لە داهاتووشە دڵنیا بن پرۆژە دەستوری هەرێم لەو چوارچێوەیە دەرناچێت بە هەمان شێوەیە کەواتە ئەوەی کەوتراوە لە مادەی 42 دەستوری عێراقی و لە مادەی 43 دەستوری عێراقی و لە مادەی 44 دەستوری عێراقی کە هەمووی باز لە تاک و لە ئازادیەکانی تاک و لە حەقی تاکەکە پێم وایە جارێکی تر ئەوە تەقید ئەکاتەوە بە کۆمەڵی مەسائلی ترەوە کە ڕەشبین نین بەڵام پێم وایە جارێکی تر ئەو پرۆژەی دەستوری هەرێم ئەگەر ئێمە ئیش لەسەر ئەوە نەکەین بە هەمان ڕێچکەیە ئەڕوا و ئەو کاتە هەموو ئەو ئازادیانی کە ئێمە پێمان وایە تاکێکی ئازاد بتوانێت لە چوارچێوەی ئەو پرۆژەیە ئیشی لەسەر بکات تەقید ئەبێتەوە بۆ باتانەی کە ئێمە پێمان وایە مەسلحەی عامە نظامی عامە یاخود ئادابی عامە سوپاس کاگاران فەرموو زۆر سپاس دکتۆر محسین بابەتێکی زۆر گرنگ بوو بەڵام هەبوو دەربارەی ئازادی خۆوتن ئەوەندەی من ئاگادار بووم لە دەستوری ئەمریکا بە دوو شێوە هاتووە freedom of speech freedom of expression freedom of speech یعنی ئازادی قسەکردن هەموو کەسێ هەموو تاشێکی ئەمریکی هەموو تاشی لەو بۆ هەیە قسە بکات بەڵام freedom of expression زیاتر چۆنێک تعبیر لە ڕایەک بکات لە بۆچوونێک و فکرەیەک وایە ئەمەی تۆ باس کرد ئازادی خۆوتن بێزەبت من دڵنیانی مێنیدەوە چێ لە بینی هەردووشیان هەبێت تۆ زۆر نزیکن لە یەک بەحەقەت یعنی بەڵام چۆنەڵێ خەتێکی جیاکەرەوە هەیە بە شێوەیە ئەمە بوو دوای دەربارەی دەستور ینی دەستور ئینسان داێنێ ینی دەستور قابلی گۆڕان ڕەنگە لە دەستوری بنەڕەتیا زۆر هێن نەکرێت زۆر گۆڕان نەکرێت بەڵام ئەمێندمێنت هەیە تعدیل هەیە چاکسازی نازانم چی بێڵێت ئەمە ئەکرێت بەڵێ بۆ نمونە لە دەستوری ئەمریکی لە کۆنا نیزامی عبودیەت هەبوو سڵێڤەری بەڵام دوایە لە ساڵی 1863 بووە بزانن ئەبراهام لینکن لای برد کە ئەو دەستوری لابرد بێگومان تعدیلیان بۆ کرد ئەمێنمەنتیان بۆ کرد عبودیەت نەما مەمنوع کرا یعنی هی ڕەش سپی یعنی مەکسیکی هەشوێنیشکە بێت لە دوایە لە ساڵی 1965 ئەبراهام لینکن کوژرا بۆ بۆیەوە چونکە زۆر کەسە بوو پێی ڕازی نەبوو بەڵام کە چووە کۆنگرێس و پاسی کرد ئیتر شاریان نەما دەربارەی تەشکیلکردن بە سیاسەتمەدار تەواو تەشکیلکردن ئەویش حدودی هەیە لەبەرێ هەندێک شت هەیە لە ئەمریکا کە پێوترێ پێرسۆنەڵ پرایڤەسی یعنی شتی شخصی من حتا شتی صحیح هیچ کەسێ بۆی نییە کەشفیکە بۆ نمونە سێکشەڵ ئۆریێنتیشن فڵان کەس هۆمۆسێکسە فڵان کەس لێزبیانە گەیە ئەم شتانە یعنی زۆر هینی لەسەرە زۆر یعنی قانون زۆر ڕقە لەوانە بەڵێ تەشکیلەکرێت بە سیاسەتمەدار لەسەر ئەساسی ئەدای کارەکەی ترەمپ کاری خراپێک کرد خەڵک قسەیە کرد بەڵام ناتوانیت تۆ بچیتە حیاتی پرایڤسی ئەم زەلامە بڵێن ئەم زەلامە نەخۆشی سیری هەیە ئەم زەلامە کاتی خۆی هۆمۆسێکشەڵ ئەم شتانە تەواو ڕاست دەکەیت تەشکیل هەیە بە سیاسەتمەدار بەڵام ئەلێرا ئەویش جێگیرێ بە قانون یەک پرسیاریترم لە جەناب هەبوو کە من دڵنیانیم دەربارەی مەسەلەی کات پەیوەندی بە قانونەوە کاتی خۆی لە دەستوری عێراقا کە مادەی 58 بوو گۆڕا بە مادەی 140 بۆ خستنسەری شوێنە دابڕاوەکان لە کوردستان خەرچێکی زۆر من ئەو کاتانە لە کەرکوو بووم لەگەڵ هەندەسی عسکەریە کارمە کرد وەکو متەرجیم و وەکو ڕاوێژکار لەگەڵ جێشی ئەمریکی بووم هەرایەکی زۆری نایەوە وتیان هەر مادەیەکی قانونی بەتایبەتی عەربەکان و تورکمانەکان زیاتر لە ساڵێک ڕۆژ بەسەر و تەطبیق نەکرا سقوط دەکرێت ئاشتی وا هەیە ئەو پرسیارە دووبارەکەی دۆ زەحمەت نەبێت کە قانونی 56 دەرکرا لە دەستوری عێراقیە ئەوە لە قانونی داری دەولە بۆ خستنەسەری گەڕانەوەی ناوچە کوردستانەکان کە نەهاتنە سەر کوردستان لە زمنیا کەرکوو و دەوروبەری ساڵێکی بەسەرا ڕۆشت تطبیق نەکرا قانونەکە ژمارە قانونەکان گۆڕی بە 140 لەو کاتە تورکمان و عەربی کەرکوو بڵیان بەفەرد بەڵێ تێگەیشتیان لەبەرەوەی لە ساڵێک زیاترە قانونەکە تازە تطبیق ناکرێت شتی وا هەیە لە دەستوورە کە ساڵێک زۆر سپاس بۆ پرسیارە سپاس کاگارە قسە هەیە ینی ڕێی جیاوازەیە لەو بارەیەوە سپاس کاگارە باشە خان فەرموو
زۆر سپاس دکتۆر موحسین بۆ بابەتەکەت. سپاس بۆ جەناب. یەکێک لەو شتانەی کە بەڕێزت ئاماژەت پێ مەسەلەی زەمانی دەستورە، یعنی پرینسیپەکان بنەما یاسایەکانی ناو دەستورە لە هەمووی گرنگتر بەڕاستی بوونی محکەمەیەکی دەستوریشە. بالضبط. یعنی کە پێویستە بەڕاستی لە پرۆژەی دەستورە کە زۆر بە حەدی ئاماژەی پێبیرێت کە پێویستە لە دوای دەرچوونی دەستور لە دوای دەنگدان لەسەری لە ماوەی ئەوەندە محکەمەی دەستوری پێگەێنرێت، چونکە وەکو هەر یاسایەکی تر هەم جارێڵە لە کوردستانە یاسای خراپمان هەیە، بەڵام یاسای زۆر باشیش هەیە. هەر لە یاسایەکە بەشێک لە بڕگەکانی زۆر باشە ماکی هاوڵاتیانی تێدا بین کراوە هیچ هەر ئەوەی جێبەجێ بکرێت. ئێستا وەزعمان زۆر لە ئێستا سەرترە بوو. مەبەستم دادگای سەربەخۆ بوونی دادگا زەمانی جێبەجێکردنی ئەو دەستورە ئەبێت وەکو هەر وڵاتێکی تر کە هەیەی بێ لەوەی لەو زەمانەی کە باس کرد لە کاتی دەرچوونەکان مەسکە ڕێژەیەکی تایبەتی بیرێتێت. ئەویش ڕەهانی دەستوری هەیە. بەڵێ خۆتەزانی یعنی دەستور ناچێتە ناو تەفاسیلەوە. یعنی بۆ نمونە باسی عەدالەتی ئیجتیماعیەکە دەستور هەر ئەبێ بڵێ بە یاسا ئەبێ جێبەجێ بکرێت. نازانم بەڕێزم ناونا سمووی یاسا بەسەر دەستورە. سموو ئەوەیە کە تۆ ئەو جێبەجێ نەبکەی ئەوی تر جێبەجێ بکەیت. بەڵام ئەمە یعنی بۆ نمونە تۆ باسی عەدالەتی ئیجتیماعیەکەی ئەبێ لە دەستورە بڵێ ئەبێ یاسایەک دەرکرێت کە ئەو جیاوازێ کۆمەڵایەتیە لە مەسەلەی هەژاری و ئابووری ئەم شتانە نەهێڵێ. بەڵام ئەیخۆ تەفاسیل ئەو یاسای هەر ئەبێ ئەو پرینسیپە ئەبێ بچێتە ناو یاسایەکەەوە. مەبەستم گۆڕ بەکارهێنانی سموو لەجێ خۆیەتی یعنی وەکو پرسیارە ئەمە ببوورە یعنی لە دەستورە من بەم قەتعی شتەکە ناڵم کەوانیە. مەسەلەی مخاتەبە یعنی خۆی دەستور پێناسەکەی پەیوەندی نێوان تاک و دەسەڵات لەگەڵ پەیوەندی نێوان دەسەڵاتەکان و سنوور بۆ دەسەڵاتەکان دائنێن. یعنی پێت وایە بەگشتی هەموو یاساکان و دەستور بە دەستوریشەوە زیاتر مخاتەبەی دەسەڵات کە یاخود هاوسەنگ بێت، چونکە کە پەیوەندی نێوان تاک و دەسەڵات ڕێخە ئەبێ مخاتەبەی تاکیش بکات. زۆر سپاس. مامۆستا جعفەر. زۆر سپاس. بەستم سێ وەڵام نێمەوە بیرمە چێتەوە دوای باشە قیچەکە ئەمە کاکجیادیش فەرموو بە ئەڵێ وەڵامیان وەڵاڵێ با بکەوێتە دوای ئیزن هەیە. سوپاس بۆ هەر سێ هاوڕێی بەڕێز بۆ مداخلەکانیان. ڕازاوەخان لەسەر مەسەلەی فەرد و جەماعی لە ڕاستیە من تۆزە لەگەڵەوەی کێشەم هەیە یان لەسەر چەمشی تاک و چوانی کۆمەڵ دەستورێکی جەماعی و دەستورێکی لیبراڵیان فەردانی وانە چکە یەکەم ینی لە ڕاستیە ناتوانانی ئەگەر من وەختی خۆشی وتارێکە فەسەڵم لەسەر بەنووسی ئەزانم لە زۆر شوێن بڵاو بوویەوە ینی جیاوازیشی جەوهری نییە لە بینی فەرد و جەماعەتە. ئەم مەسەلەیە هەستەکەم تۆزێک ینی تێپەڕێنراوە، یعنی یەکەم مەسەلەکە ڕەهەندێکی ئایدۆلۆژی هەیە، ینی وەختی خۆی لە سەردەمی شەڕی سارد و دەبین سەردەمی بلۆکی شەرق و بلۆکی غەربووانەیە بۆەوەی کە تۆ پێناسەیە بە خۆت بەخشی بڵێ من لەو جیاوازم دیت ئەڵێ من هەڵگری مەزهەبی جەماعیم. بەڵام لە ڕاستیە ینی ئەمە چەندێک مەسەلەکە ئایدۆلۆژیە و شوناز بەخشینە بەخۆت ئەوەندە حەقەتێکی ڕەهای نییە. دووەم لە ڕاستیە مەسەلەی فەرد و جەماعەت دروست کراوە، ینی من پێم وایە ینی بەکۆڵێ ینی دروست کراوە لە پێناو تحقیقی کۆمەڵی ئامانجی بچوشی ئایدۆلۆژی ئەوانەیە ئەژینا دوجار جەماعە بریتێ لە چی بتێ لە کۆمەڵی فەرد. بەڵام کاتێککە تۆ مەسەری جەماعە زۆر زەقەکەیتەوە لە پێناوەیە کە لە فەرد بدەیت کە لە فەرددا یعنی ناتوانانی بیتە خاوەنی جەماعەیەکی تەندروستیش. بۆیە لە ڕاستیە من پێم وایە ئەو جاکردنەوەنە جاتر ئایدۆلۆژین و ڕەنگە باشترین بەڵگەش لەمڕۆ بێکەوەی کە پێی وترا هەڵگری مەزهەبی جەماعی ینی تێپەڕی بەسەر چوو ئێستا لە ئەوانەی تر زۆر سەرمایەدارتر و با بڵین بەرحاڵ ینی فەردی فەردانی تر و ئانن. ئێستا ئەخریسە خۆ دنیا بەرەوە ڕۆشتۆ ینی سا سین کە بە حساب جەماعیە بەڵام لەسەر فەردا لەسەر ئەوەی کە لەو کاتە ئیتر خۆ دەزانی لە نەتیجەی شەڕشی فەڕەنسا چی بوو، یعنی ئەو هەموو زوڵم و کۆیلەی و ئەوە بوو کە ئیتر تاکی دروست کردوم قسە لەسەر ئەوە ناکەم کە ئیتر دوای لە نەتیجەی مەسەبی فەردانیەت فعلا کۆمەڵێ
ئەوە دروست بوو کە لە ڕووی اقتصادی و اجتماعیەوە بەقوە ببن و ئەمە دروستکەنەوە دوای مەسهەبی جەماعی نه من قسم لەسەر بوعدەکەیەتی لە دەستورە بوعدی ئەوەی کە تۆ من لەسەر ئایدۆلۆجیاکە لەسەر بوعدەکەی بوعدی فەردانیت ئەزانم جەناب و باسی ئادامی عام و نظامی عام کرد سەر لەوەش قسە سەرەوەش تاکەم ڕۆڵی تاک پێگەی تاک لەو دەستورەیە چییە گەشەخانیش ئاماژەی لە شتێکرد مەسەلەن تاک و دەسەڵاتەکان خۆیان لەنەو خۆیانە عیلاقەی تاک بە تاک عیلاقەی تاک بە دەسەڵات ئەمە ئەم عیلاقەی فەرد مع الفەرد و ئەوە نییە فرد مع الدولة تو بيجي تاكا تو كبيجيكت نبو كلا جماعة لكومالجات وايتوا يعني أبي همو أو قانوني كبصر همو كومالجات بصر توشا يعني هيج رولك بوتاجنا يلا نسكم لو بله تيجش من الجنابة يعني جنابة ده مشهد بوكر كدستوري 2005 العراق تاڕادەیەک مەذهبی جەماعی بەسەریازاڵە بە بیانووی چی بە بیانەوەی کە هەردوو کۆنسێپتی ئادابی عام و نظامی عامەوەی تایە لە ڕاستیا بەڕێی من یانی ئەوە نایکاتە دەستورێکی کە هەڵگری بڵین ئیشەکە بە مەذهبی جەماعی چکە ئادابی عام و نظامی عام لە ڕاستیان ناتوانین بڵین بە جۆرێ لە جۆرەکان لە زۆرێک لە دەستورەکانی دنیاە هەیە بە کۆنسێپتی جیاوازتر ئەگەر چی هەر خودی ئادابی عام و نظامی عام لە ڕاستیا يعني بچەمشی زۆر مەتاڵین تۆ ناتوانانی پێناسیان بکەیت هەو پێناسەکەشی پێویستی بە پێناسی سێمیش پێویستی بە پێناسی چوارەم هەیە کاتێکە من باسی سەروەری با بڵین پرەنسیپ سالاریەکەم بۆ نمونە مەبەستم بۆ نمونە پرەنسیپی سەروەری یاسایە پرەنسیپی ئازادی ڕادەربڕینە پرەنسیپی هاوڵاتی بوونە پرەنسیپی فراحیزبیە پرەنسیپی جاکردنەوەی دەسەڵاتەکانە لە یەکتری وەی لە ئاخری یعنی ئەمە یەک نییە پرەنسیپمانەیەوەی کە منوتم باوەڕم بە پرەنسیپ سالاری هەیە زیاتر لە خەڵک سالاری چکە لە ڕاستیا پرەنسیپ سالاری بوونی نەبێ ناشتوانی بیتە خاوەنی خەڵک سالاری کە ئامانجی دووری یا ئەو پەڕی دیموکراسیەتە ئەکەوینەوە ئەو چارچەوەیە کە تۆ باسی ئەوەی سەروەری یاسا منیش ئەی بەستنەوە بە سەروەری یاسا بۆ نمونە مادەی 43 دەستوری عێراقی ڕێگە ئەیە هەموو عەشائیرە دینیەکان ئیتر قانون نەمێنێ ئەزانی تۆ قانونێکت هەیە ئەگەر مەدەنیش نەبێ بەڵام قانونێکی یەکگرتوو هەیە بۆ نمونە قانونی ئەحوال شەخسی کە بەسەر هەموو تاکێکی عێراقیە جێبەجێ بکرێ بەڵام لە مادەی 43 دەستوری عێراقیە ئەڵێ هەر مەزاهیب و هەر عەشائیرێک با خۆیان بچن مراسم و طقوسی دینەکە چۆنە ئەوە جارێکتر جەماعە فەرض ئەکاتەوە ئەشتوانی وا لێ تێبگەی یاسایەکی مەدەنی بۆ مجتەمەعەکەت نامێنێت خۆی من هاوڕاتەمە ئەتوانین بڵین دەستوری 2005 هەڵگری کۆمەڵی پارادۆکسی جۆرە و جۆرە هیچ لەو پارادۆکسانەوەی کە جەناب و باسیەکە یعنی ئەمە ڕاتە چوارچێوەی جۆرێک لەوەی کە دەستوری 2005 عێراق بەتەوا بە عقلەتێکی تەوافقی نووسراوەتەوە بوونیە یعنی ئەمە ئەوڕاتە ئەو چوارچێوەیەوە بەڕاستی یعنی کە ویستویانە دەستورێکی بۆ نمونەڵێ نابێ هیچ یاسایە دەربچێ پێچەوانەی ئیسلام بێ لەو لاشەوەڵە نابێ هیچ یاسا دەرچێ پێچەوانی دیموکراسیت بێ ینی تۆرە لەمە تێبگەت تێناگی بەڕاستی شتێکی قورسە بەڵام لەوە شتێکەم کە وەختی خۆی بۆ نمونە لیژنەیە کە دەستوریان نووسیەوە ینی ویستویانە شتێک بنووسن کە هەمووان ڕازیکەن و دوای عێراق بە پەلەپەل لەم قۆناغەتیا فەڕێن ڕاستە بەڵام بەوەی مەسەلەی عەشایرەکان و طقوسی دینی و مەذهبەوانە ڕاستە بەشێک لە ئیشکالیتایە بەڵام لە ڕاستی شاتوانی ئەوەشی لێ بخۆینیتەوە کە دەستوری 2005 عێراق ئیقراری کردووە بە ئازادی خواپەرستی و ئازادی پەرستش و ئەو جۆرە شتانە ینی ئەوەیە کە مجتەمەعەت بەشبەشەکە ئیتر مەسەڵەن زەواج نابێت لە بینی شیعە و سوننیەکە خۆی ئەوە ڕاستە ئاخر تۆ بێگاو لە شتێکی تریش بێ بەڕاستی ینی ئێمە دەستوری 2005 بان نووسیەوە دوای چەند ساڵ دوای تقریبان 100 ساڵ یان بانی کەم 35 ساڵ لە دەسەڵاتێکی دابڵۆسێنەر کە حسابی بۆ هیچ جیاوازیەک نەکردنە جیاوازی ئاینی نەمەذهبی نەتەوەیی نە هیچ شتێک کولتوری تۆ دێیت ینی هەمیشە ئاوایە ینی دەستوری دوایەوە ئەنووسرێتەوە هەوڵەیە پێچەوانەی ئەوەی پێشووی خۆی بێ ینی کۆمەڵێک ئەمە بەدیوێکا گرنگە ینی ئەمە بەتەوە مەسەلەی ئەمریکاش ینی سا ئەمریکا مستعمرێکی بریتانی بۆ نییە بە زۆر منطق ئەبێت دەستوری ئەمریکا و دەسەڵاتدارەتی ئەمریکا لە بریتانیا بچێت بەڵام هیچی لەو ناچێت بەعکسەوە ئەوان هاتوون کوڕەت فعلێک ئەوێ سیستمەکە پەرلەمانی لێرە کردویانە بە سەرۆکایەتی لەوێ تا ڕادەیەک مەرکەزیە لێرە کردویانە بە فیدرالی وەی لاخری ینی بۆچی چکە ویستویانە لە نیدەکەی خۆیان جیاواز بن شوناسێکی تازە بە خۆیان ببەخشن سەردەمی بابڵین 2005 لەگەڵ پێشخۆیان ویستویانە جۆرێک جیاوازی بەخشن پێشتر سەرکوتکاری هەبوو ئێستا اعترافەیە بە جیاوازیەکان
لەسەر خۆش بێ کاک ئارام زۆر سپاس بۆ مداخلەکە لە ڕاستیە من ینی مەرج نییە ئەو مستەلاحانین بەکاربێناوە ینی بمەوێ کۆپی ئەو چەمکانە بکەمەوە کە لە دەستوری ئەمریکایە هەبووە یا هەیە بەڵام لەسەر مەسلەی تەشیر بێگومان ینی مەسلەی ئازادی شخصی مۆزوعەکە کە پارێزراوە ینی بە هەموو مانایەک پارێزراوە بەڵام ئەوەی کە من باسم کرد قسەکە لەسەرەوەیە کە کاتێککە وەزیرێک یان سکرتارێتی پێڵی نییە یان سەرۆک یان بەرپرسێکی باڵای فیدرالی بۆ نمونە هەڵەیە کات جیاوازە لەوەی کە هاوڵاتیشی ئاساییکە یانی ئەم هەمومان نەزانین مەسلەی سکانداڵی بۆنی کالی یونسکی یعنی ئەگەر مۆزوعەکە ئەم کابرایە کلنتن سەرۆکی ئەمریکانە بووە لە ڕاستیە مۆزوعەکە ئابوو جۆرە گەورە ناکراونە ئەچوە چوارچەوەی محکەمە و ونیە بەڵام ناخۆی گرنگیشە بۆچی گرنگە لەبەرەوەی کام ئەزانم بەڵام موبەڕێریشەیە بیانوشەیە یان تۆ سەرۆشی گەورەترین وڵاتی دنیای لە بریەوەی خەریکی بەڕێوەبردنێکی باشی وڵات بخەریکی کۆمەڵشتی شخصی خۆتی ئەمە بۆ هەوڵاتێکی ئاساییە حتا نەک ئاسایی بۆ وڵاتێکی ئاسایی لە شوقەکەی خۆیان لە شوێنەکەی خۆیان بۆ نمونە جیاوازە لەوەی کە تۆ لە ئۆفیسی خۆتان مۆزوع بەهەرحاڵ ینی مەسلەی پرسیار لەسەر مەسلەی مادەی 148 قانونی داری دەولە و مەرحەلەی انتقالی لە ڕاستیە ڕێی جیاوازەیە لەسەر ئەم مەسەلەیە کە بۆ نمونە مادەی 140 زام 2007 بووە تاو بێ وەنیە بەس تاو نەکوو ونیە بەڵام نەبوو ئێجا مناقەشەیە لەسەرەوەی کە مادەی 140 مردووە یان نەمردووە یعنی ئەوبەتە خەڵکێک پێی وایە مردووە لەبەرەوەی کە پەیوەست کراوە ئەم مادەیە پەیوەست کراوە بۆ زەمانێکی دیاری کراوە بەڵام من بۆ خۆم ڕۆبەڕوویان پرسیارەش بوومەتەوە لە میدیاکان وانەیان بمایە نەمردووە داین بۆچی نەمردووە لەبەرەوەی کە ئەم مادەیە لە پێناو تەحقیقی ئامانجێکە داڕێژراوە جێکراوەتەوە لە داودەستورە ئەم ئامانجە تەحقیق نەبووە مادام تەحقیق نەبووە یعنی ئەکرێ بڵێنم ئەم مادەیە زیندووە هێشتا تا ئەو کاتێک کە هەموو ئەو هەنگاوانە ئەژگرێتە بەرکە لەم مادەیە هەیە ینی بۆیە نامرێت بەڕاستی ینی دوایەوەش مردنی شۆنە ینی خۆ دەستور و تعدیلی دەستورە مۆزوعێکی ئاسایی نییە بۆ نمونە بێ ئەم دەستورە تعدیل کرێت لەو مادانەی کە لابرێ بۆ نویان چاکرێ مادەی 140 شێوازی تعدیلکردنی دەستوری 2005 زۆر قورسە ینی 5-6 مەرحلەیە ئەوێ کە نزیکە تا ڕادێک لە مستەحیلەوە خۆمان نەزانین لە چەند ساڵی پێرار ینی کە مزاهرات کرا یەکێ لە داواکریەکانەوە بوو کە دەستوری تعدیل کرێ و لیژنەی بۆ دروست کرا لە سەرۆکایەتیەوە لە پەرلەمانەوە ئێستاشی لەگەڵا هیچ نەبوو بۆچی بۆ چونکە عەمەلەکە قورسە بێگومان گەشە خان سوپاس ینی محکەمەی دەستوری مەسەلەیەکی گرنگە ینی کاتێکە باسی دەستورەکەی نەک دەستوریش ینی بۆ ئاگاداریت من بەحسێکم هەیە لەم هاوینەیە نووسیم لەسەر ئەوەی کە ئایا ئەو وڵاتانی کە دەستوریان نییە یانەوە قلیمانی کە دەستوریان هەیە بۆیان هەیە ببنە خاوەنی محکەمەی دەستوری من لەوێ سەلماندومە لە بەحسە عیلمیەکەیە کە ئەتوانن لە ناوێنە هەرێمی کوردستانیش بیزەبت یعنی ئێمە ئەگەر نەبینە خاوەنی دەستوریش هەتا لە بەزوانە ئەتوانین بۆ نەبینە خاوەنی محکەمەیشی دەستوری لەسەر ئەساسی ئەو یاسا دەستوریانەی کە هەمانە یانەوانە بکەن بە قیاس زائیدەن ئەو پرەنسیپە باڵایانەی کە سەرجەم کۆمەڵگاکانی بەشەری لەسەری بەڕێوە ئەچن یعنی سەر ئیسرائیل بۆ نمونە دەستوری نییە بەڵگەم بۆ هێناوەتەوە بەڵام محکەمەی عولیای یەکێ لە ئیشەکانی بریتە لە ڕۆڵبینینی محکەمەی دەستوریان یەکو محکەمەیشی دەستوری شکات و زۆر یاساشی هەڵوەشانەوەتەوە لەسەر ئەساسی ئەوەی کە بۆ نمونە پێچەوانەی ئیعلانی استقلالی دەوڵەتی ئیسرائیلن و ئینشاءڵڵا لە مانگی نوێەوە بزانم ڕێکخراوێکی ئەمریکا کۆنفرانسێکی بۆکەن لەوێ عەرزێکم نامێت بچمەوە تەفاسیلەوە بیزەبەت مەسەلەی محکەمەی دەستوری گرنگە دەستور و هەبێ یان نەوبێ سەبارەت مەسەلەی سمووی یاسا لە ڕاستیان من ینیەوە ئەکۆڵێ ینی هەنێجات تۆ چەمچێک بەکارێنی لە پێناو ئەوەی کە بیرۆکەکەت بگە ئەژینا من نەزانم یعنی مەشتێکوانەی بگرێت سمووی دەستور و یاسا نابێ بۆ نمونە پێچەوانەی دەستور بێ بە هیچ جۆرێکە پێچەوانە بوو هەڵەوەشێنرێتەوە یان ئڵغاکرێتەوە بەڵام کە من ئەماڵێم بۆ بە ئامانجی ڕوونکردنەوەی ئەو بیرۆکەی کاتێکە تۆڵی بۆ نمونە من باوەڕم بە ینی دەستور ئازادی ڕادەربڕین فراهەمەکا بۆ هاوڵاتیان بەڵام ئەمە بە یاسا ڕێکەخرێ دوایی یاساکە پڕی یەک دنیا کۆت و بەند و تەڵە و ئەوانەی تایە ئێکاوە ئەمە ینی بەخۆ بزانی یا بەخۆ نەزانی وای لێ دێت کە یاساکە سمووی ئەبێ بەسەر دەستورە ینی ئەمە ئەزانم مستەلاحێکی علمی نییە بەڵام لە پێناو بەکارهێنا لە پێناو ڕوونکردنەوەی بیرۆکەیەکە ئەزانم بەڵام ئەمە ڕاستە ئەزانم ڕاستە بەڵام نیەت لە چی ئابینیتەوە خۆی ئەڵێ ینی ئەوەی کە یعنی ئەوەی کە دەستورە نووسێتەوە تۆ لە ناو دیڕەکانی دەستورە ئەو هەناسەیە ئەبینی کە ئایا ئەمانی کە دەستوریان نووسیوەتەوە ئەوانی کە لە پشت نووسینەوەی دەستورن ئایا باوەڕیان بە ئازادی ڕادەربڕین هەیە لێت ناشارمەوە ئێمە گومانمان لە دەسەڵاتدارەکانی خۆمان هەیە بۆیە ئەمانەوێت لە سەرەتاوە کۆمەڵێک تەڵەیان بۆ دابین پیان بڵێن ئەبێ ئێوە ئەم مۆزوعانە لە ناو دەستورا جێبکەنەوە بۆ ئەوەی کە سبەینێ لە یاساکانە پێچەوانەی ئەم مایە دەستوری گیش نەکرێت
و زۆر باگەداریتان ئێمە پێمان وایە کە دەستور سمووی هەیە وانە یعنی دەستور گرنگترین یاسایە بەڵام دەڕاستیان نەک لە عێراق نەک لە کوردستان لە زۆربەی وڵاتانی دنیاە وازە ئەمریکا ناکەم چونکە ئەمریکا محکەمەیەکی دەستوری بەقەوەتی هەیە زۆر با بڵێن شتەیە فلتەریەکە بەڵام ئەوەندەی کە وڵات لەسەر ئەساسی یاسا بەڕێوەچێ ئەوەنە لەسەر ئەساسی دەستور بەڕێوە ناچێ ئەوەندەی وڵات لەسەر ئەساسی ئەنزیمە و با بڵێن قەرارات و تعلیمات وانە بەڕێوەچێ لەسەر ئەساسی یاسا بەڕێوە ناچێ بۆیە ئاوترێ الشیطان تکمن فی التفاصیل یعنی زۆرێک لە کێشەکانی هەرێمی کوردستانەوەیە کە تۆ یەک دنیا قەرار تەیە یەک دنیا تعلیمات تەیە ئەنزیمە تەیە کە پێچەوانەی یاسایە هەر پێچەوانەی یاسانەیە کە دەرکراون بۆ نمونە بۆیە زۆر گرنگە ئاگامان لەم مۆزوعانە بێ ینی بۆیە هەنێ شتەیە کەشتی ئەساسین ئەبێرە ناو دەستورە جیام بکەینەوە مەسەلەی دەستور و مخاتەبەی کامیان بکە خۆی لە ڕاستیان من ئاماژەم بەوە نەکرد بە شێوەیەکی گشتی ئەکرێ بڵین یەکێک لە جیاوازەکانی نێوان دەستور و یاسا بریتێلەوەی کە دەستور بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی دنیا مخاتەبەی دەسەڵاتدارەکات بەڵام یاسا مخاتەبەی هاوڵاتیەکات یعنی وەنیە وەکو جەناب باسی کرد دەسەڵاتەکان ڕێکەخاو و پەیوەندیان و سەرچاوەیان و ئەمانە یعنی تقریبا مخاتەبی ڕئیسی دەستور دەسەڵاتدارە نەک هاوڵاتی ئاسایی چونکە مخاتەبی سەرەکی یاسا با بڵێن یاسا هاوڵاتی ئاساییە من ئەوەی بەلا منەوە گرنگەوەیە کە لە ناوم دەستوریایە ئێمە شتێک جاکەینەوە کە ئەم مخاتەبکردنەی دەسەڵاتدار ورترکەینەوە بە جۆرێک وەکوتە مشەڕعی ئاسایی نەتوانێت لیان لابدا زۆر سپاس کاک جادیان ببوورە زۆر سپاس دکتۆر محسین سپاس بۆ جەناب سەرچاو پرسیاری منەوەی کێ دەستورە پارێزێت لە هەرێمی کوردستانە یا لە عێراقا ئەگەر دەستورێکی دیموکراتیش و دەستورێکی مەدەنیش بنووسێتەوە سەرۆکی هەرێم یان وەکەڵەن سەرۆکی کۆماری عێراق کەڵەن پارێزەری دەستورە بەڵێ بەڵێ یا محکەمەی دەستوری لە کاتێکا تۆ هەر خۆت ئاماژت بۆوە کە کۆمەڵێک یاسا دەرچووە ڕەهەندی دەستوریان هەیە و لەگەڵەوە شەر جێبەجێ ناکرێت و ناپارێزرێنەوە یاسایان دەستورێک کە هەبێت لە کوردستانە ئەگەر دەستوریی دیموکراتی و مەدەنیش بێت مادەمێمە کولتورێکی دیموکراتیمان نییە و عقیدەتێکی دیموکراتیمان نییە و کۆمەڵێکی مەدەنیمان نییە بەڕای من زۆر زەحمەتە پاراستنی ئەو دەستورە ئایا بەڕای تۆ ئەمە چۆنە؟ پرسیارێکی ترم ئەم پرسیارم ڕەنگە گشتی بێت بەڵام تۆزێک پەیوەندی هەیە بێرەشەوە لە بەرەوەی تۆش لە دەستورە تەنها ئاماژەت بە ئازادی ڕۆژنامەنووسیە ئەوەی کە هەست پێکەم لە هەموو کۆڕووکۆبوونەوەکانە لە هەموو دانیشتەکانە تەنها باسی ئازادی ڕۆژنامەنووسیە کرێت ئایا ڕۆژنامەنووس تەنها ئازادی ئەمە لە کاتێکا کە وەکو ئاماژەت پێ یاسایەکی باشی شێ بۆ ڕۆژنامەنووسان جا جێبەجێ ناکرێ ئەو شتێکی ترە بۆچی ئایا تەنها ئازادی ڕۆژنامەنووسی ئەساسە بۆ هەموو شتێک ئەساسە بۆ ئەوەی کە ئیتر هەموو ئازادیەک فراهەم بکرێت ئەساسە بۆ ئەوەی کە تر دیموکراتیەت فراهەم بکرێ و ئیتر لە هەموو کێشەیەک بینەوە بۆچی باسی ئازادی ژن ناکرێت بۆچی باسی ئازادی مناڵ ناکرێت بۆچی باسی ئازادی کەسە سیاسیەکان ناکرێت کەسی سیاسی سەربەخۆ بۆچی باسی ئازادی هاوڵاتی ناکرێت یعنی ئەوەی کە تێبینی یەکەم لە هەموو کۆڕووکۆبوونەوەکانەوە جەنابی شت لەما کە دەستور شتێکی زۆر گرنگە و خۆت ئاماژت پێ تەنها باسی ئازادی ڕۆژنامەنووسی کرد باسی سالاشی مەدەنیشم کرد باسی سالاشی مەدەنیشم کرد کە ئێوە ئاگرێتەوە باشە زۆر زۆر سپاس کاک تۆر نەبەر فەرموو دەستان خۆش بێت دەستی کۆمیسیۆنی خۆش بۆڵی منەوەی سپاس بە جەناب لە مۆتەڵەقی سپۆری خۆمەوە سەرکردواری من مالیەیە جیمس عالمێکی بواری مالیە مستەڵەحێکی دایەناوە کە بەناوی اقتصاد دەستوری یان ئێمە ئەگەر مقارنەیکەین بە تایبەتی ئەم دوودەیەی کۆتایی لە دوای ساڵی 2000ەکانەوە زیاتر سیستەمی کەپیتاڵیزمی بۆ نمونەزاڵ بووە و دواتر هاتنی ترامپەوەی کە ئەو ئایدیایی گۆڕی کە حکمڕانی لە وڵاتانەوە باشترین جۆری حکمڕانیەوەیە کە تۆ بتوانی زۆرترین هەلیکار بڕەخسێنی و بتوانیت لایەنی ئیسtismاری بۆ وڵات بەرەو پێش ببەی و ئەم هاتنە پێشەوەی G1 و G2 و G3 و تا G5 ئەوانەوە ئیلە ئاخریهی وای کردووە لە ئێستادا لە هەموو وڵاتانی جیهانی 1 و 2 سێوەی لە ئاخریشی ئەو لەوێت زیاتر بدرێ بەوەی کە تا چەند ئەو وڵاتە خۆشگوزەرانە بۆیە ئەوەی کە کاکجاتیش باسی کرد بەڕاستی خودی ئازادی
کە لە دەستورە بەڕێزت باس کردو کە بێ ئاماژەی پێ بدرێ و ئیشی لەسەر بکرێ ئازادی بەس تەنها ئەوەیە کە کەسێک ڕای خۆی دەرببڕێ من و تۆ لە وەزارەتی خوێندنی باڵاین ئایا بۆ نمونە وەکو مامۆسایانی زانکۆ ئێمە تا ئەو ڕادەیە لە ڕێگەی یاساوە جێگەی ئەوە کراوەتەوە کە ممارەسەی کارەکانی خۆمان بە یاسایی بکەین واتە ئەتوانین بڵێن قانونی خدمەی مەدەنی کە لە دەستوری عێراقیا بە جوانی ئاماژەی پێکراوە ئایا تا چەند بۆ نمونە هەموو فئەکانی کارکردن چ لە کەرتی تایبەت و کەرتی گشتیش ئەوەندە ئازادن بە پێی دەستوری عێراقیانە دەستورا بۆنمە چۆن جێ بکرێتەوە وەکو ئوستاز باسی لێوە کرد لە کارکتەرێکی منداڵەوە تا و کارکتەرێکی باڵای سیاسیش ئازادی بەس تەنها ئەوەیە سپیکەر بێ بەس سەکەر بێ وەکوەوەی کە ئێستەی بینین بە تایبەتی لە هەرێمی کوردستانە پانتای ئازای تەنها ئەوەندەیە کە تۆ بتوانین لە سۆشیال میدیایان لە تیڤەکە تەواو کە قسەت کرد تەواو تۆ ئازادی ئایا ئازادی ئەمەیە ئایا لەناو زانکۆی سلێمانیە مامۆسایە کە ئەگەر سەر بە یەکێتیان پارتی نەبێ ئیتر ئازادە لەوەی کە چۆن دەرس بڵێتەوە یان دەرس وەربگریان توێژینە وەربگریان پەیپەرەکانی بڵاتە پێشەوە هاتان بەستم وەیە ئێمە لە هەرێمی کوردستانە لەبەر لەو ڕێگاین کە بێ ببین بە خاوەنی دەستور و تاوەکو ئێستا هەرێمی کوردستان خاوەن ڕەشنووسی دەستورە و ئەوەی کە باسەکرێت هەرچی قەرارێک لە کوردستانە دەرەکرێ ئستینا دەکاتە سەر دەستوری عێراقی هەر لە وەزارەتەکەی خۆمان و دەیان یاسا دەرچووە ڕێنمایی کە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا بە تایبەتی ئەم دوو کابینەی کۆتاییە زۆر پشتیان بە ڕێنمایی بەستووە کە هیچ ئستنادێکی قانونی دەستوری نییە زۆر بوارێن حەسر کردو بە پێی ڕێنماییەکان ئایا ئەو دەستوری کە ئەکرێت لە هەرێمی کوردستانە ئیشی لەسەرەکرێ و پلانی بۆ هەیە کە بە تایبەتی لە کابینی نوایەت لە ئەم ساڵە بێ ساڵی داهاتوە بێت دەستوری هەرێمی کوردستان بڕاتە واری جێبەجێکردنەوە ئازادی تەنها بجوگەکرێتەوە لەو چوارچێوەی کە تۆ ئازادی لەوەی لە چوارچێوەی دیاریکراوە قسە بکەیت یان ئازادی لەوەی چۆن ممارەسەی کارەکەی خۆتەکەی بۆ مەستیشم و بەڕاستی تۆ هایلای تێ بخەیتە سەر ئەوەی کە دەستوری هەرێمی کوردستان تا چەند هۆکارێکی تیا ئاڕەخسێنرەیە کە بازرگان و مستەسمرینەکان تایە کە بتوانن بە ئازادی خۆیان ممارەسەی کاری خۆیان بتن کە هاوشانی دنیای پێشکەوت و کە هۆکارێک بن بۆ ڕەخساندنی هەلی کار ئێمە لە زانکۆین طبعاً بەڕێزان ئێمە ساڵانە نزیکەی 150,000 خەریجمانی لە زانکۆکان و پەیمانگەکان لە هەرێمی کوردستانە داتای 5 ساڵی تر وەربگرە 700,000 گەنج ئەبێ بە خەریجی زانکۆ ئەم 700,000 تۆ ڕۆژتای وەرە باسی ئازادی بۆ بکە بارتەقای ئەوە نییە کە هەلی کاری بۆ بڕەخسێنی یعنی تۆ ئەبینیت ئێستا لە عێراقا لە 2021 داتایەکی زۆر یعنی ترسناک بڵاو بووتەوە ڕێژەی هەژاری لە ساسیوەکی تێپەڕاندووە ڕێژەی بەتاڵ لە ساچلی تێپەڕاندووە واتە لە هەر دەهاوڵاتیەکی عێراقیە 4 بۆ 5 بێکارە ئەمە بۆ ساڵی 2021 وەرە مقارنەی کە بە ساڵی 2025 بەردەوام تۆ ڕێژەی بۆ نوێ دانیشتوان لە هەڵکشانایە بە تایبەتی ئەگەر سەیری عێراق بکەی هەرێمی کوردستانی ڕێژ دانیشتوان لە هەڵکشانایە ئایا بۆ نمونە ئازادی تەنها ئەوەیە کە تۆ قسە بکە و بەڵام بمرە لە برسا دەستان خۆش بێت دەستان خۆش بێت سپاس دەستخۆش لەوەیە من لە نیوەکە ئامادە بووم ئەم خۆ دەزانی ئێمە ئەمەوەکەی کە سەماسە دەستور کردووە دەستان خۆش بێت هەوڕێ دەستور ئێمە لێرەوەی بڵێن دەستور بۆگەل ئەنووسێتەوە ئەگەر بۆگەل ئەنووسێتەوە یان دەڵێ نووسێتەوە ئەبێ ڕەچایەوە بکرێت کە لیژنەی ئامادەکاری بە چای دەنگی هاوڵاتیان بکات ئەمە پرسیارەکە بۆ بەرگرتنە و پێشنیارێکیشمە لەوەیە کە ئێمە بینن ئەمڕۆ لە زۆر جێگا ئێمە بیستمانە کە خەریکی ڕاستە لیژنە ئامادە نەکراوە بەڵام ئێمە خۆمان ژنانمان هیچ کار لە هەولێر بوو لە ئەنجومەنی باڵایخانمان بوو لە خود بووێ وتیان کە بەتەمان دەستورەکە داڕەشێت جارێکی ترەوەی کە هەیە ڕەشنووسەکە جارێکی تر ئیشی لەسەرەکە چێ ئیشی لەسەرەکە لایەنە حەزەکان ئیشی لەسەرەکە ئەگەر ڕەچایە بکرێ ئێمە وەکو هاوڵاتی وەکو ڕێکخراوەکان وەکو کەسایەتی وەکو کەسی معنی بە کۆمەڵگا کە بەردەوام لە خەمی کۆمەڵگای ئیشی لەسەرەوە بکەین کە بەڕاستی فشارێک دروست بکرێت پێشەوەی دەستور هەموار بکرێتەوە ئێمە ئامادەی خۆمان بکەین کە هیچ کاتێک ئەم بۆشایە نەهێڵینەوە کە ئەوان بتوانن لە ڕێگای ئەم بۆشایەوە ئیشی خۆیان جێکی خۆیان لەناو دەستورەکە جێ بکەنەوە بۆی پێویستە بە هەموومان پێشەوەی ڕۆژنووسی دەستورەکە هەموار بکرێتەوە ئەو بابەتانە بەردەوام لە کۆمەڵگا باس کرێتەوە با کاک قۆمەری ژوور بگرین لەبەرەوەی هەم
زۆر دەستخۆش من بخۆم زۆر سوودم لێبینی بەڵام یەکەم قسەمبانە و پرسیارە دەست پێ بکە ئایا تۆ لە هەموو حاڵێکا لەگەڵ نووسینەوەی دەستوری یا لەگەڵ بوونی دەستوری یعنی هەر چۆنێک هەر لەگەڵێ مەسەڵەن بە تایبەتی کاتێک کە دەستور لەسەر ئادابی گشتی یا با بڵێن لەسەر ئەو هوشیارێک گشتیەدا بمەزرێ کە با بڵێن ناو کۆمەلگایە شکێنەرە پێشێلکارە یعنی بەلایانی کەمەوە لەو پەڕی ئازادیە لەسەر ئەم بنەمایە با بڵێن مافی کەمینەکان لەبەر چاوەگرێ لەبەر چاوگرتن خۆی لە خۆیە یعنی بەکەمگرتنە نەبەوەی کە مافی کەمینەکان ئەچەسپێنێ لەبەر چاویەگرێ مەسەن بۆ نمونە هەر لە سیاقی ئازادی ڕۆژنامە نووسیە ئەوەی کە دکتۆرش خۆی ئاماژەی پێکردو یا با بڵێن جەختی لەسەرکاتەوە ڕۆژنامە نووس خۆی لە ناو کارەکەی خۆیان جارێکی تر پێشێلکارە لەسەر بنەمای ئەم هۆشیاریە نەک لەسەر بنەما دەستوریەکەی یا قانونیەکەی بۆ نمونە مەسەڵەن بۆ نمونە من هەر خۆم بینیم لە ڕوودا و هەواڵێکم بینی هەواڵەکە چییە حادسەیەکی سیارەیە بۆ تاکی دەکات لەسەرەوەی لێخوڕەرەکەی سایقەکەی ئێزدیە بۆچی لەبەرەوەی کە ماڵەتی شۆفێری پێنەبوو یعنی دوو جار تاکی دەکاتەوە لەسەرەوە مەر لە ڕاستیە بیشی بیتە بەردەمی دادگام ڕۆژنامە نووسە هیچ گوناحباریەک نایەتە سەری زانین بۆ لەبەرەوەی هیچ تەشیرێکی نەکردو بەڵام لە ڕاستیە جەختکردنە لەسەرەوەی کە ئەوەی کە ئیجازەی پێنیە ئێزدیە یعنی پێشێلکاری مافی کەمینێ مافی ئینسانە و باوەڕ ناکەم هیچ بەندێکی قانونی شەبێ بتوانێت سزای بە وایە ئەمە دیوێکێتی یعنی ئەم بۆشاییە ئەمێنێتەوە مەسەن حتا ئەگەر دەستورەکە قانونەکە زۆر متەکامل بێ لە ڕاستیەوەی کە دکتۆر نەبەردیش ئیشارە پێدا ئازادی ئێستا هەیە ئازادی ئەگەر مەسەن ئەم فەزا گشتیە ناو بنین ئازادی کەس ناکوژرێ ئەتوانین بڵێن کەسیش ناگیرێ بە قانون بەڵام ئەشکنجادرێ پەراوێزە خرێ برسی ئەکرێ هەلیکاری پێ نادرێ یعنی بە شێوەی لە شێوەکان ئینسان پەرپوت دەکرێ لەبەرەوەی ڕاستە بەس لەبەرەوەی دەرەبڕێ هیچی تر نا بەس لەبەرەوەی بە ئازادی خۆی دەرەبڕێ من هەرەوە ناڵێم ینی بە بڕای من چەمکی ئازادی خۆی لە ناو نووسینەوەی دەستورە لە ناو دانانی قانونە خۆی مەسالیەکی زۆر گرنگە بەڵام پەیوەندێکی زۆر گرنگی بە هوشیاری تاک و کۆمەلگاوە هەیە چونکە 2000 من بۆ خۆم وا لە ئازادی تێگەیشتم ئازادی خۆی ئیلتیزام دروست دەکاتەوە ڕێک بە پێچەوانەیە ئەم فەزایی کە ئێستا هەیە چوار وەڵامەت هەیە لەگەڵ بیگونجێنی لەگەڵ قسە کۆتاییەکان یاگەر هەر شتێکت ماوچکە بەشداریی کەمان نەماوە وە لە هەمویان ئافکارتۆریان فەرموو کاکتۆریا من سەرەتا دەست خۆش دکتۆر من بۆ خۆمی استیفادەم کردی بەڕاستیش جێ خۆیان بوو بەس من پرسیارێکم هەیە نازانم تا چ ڕاتەیەک لۆژیک لە پشتۆ پرسیار بە تایبەتی من بۆ چوونەکەی هەیە ینی وای لێ کردمە پرسیار بکەم ئەگەر لە ڕوانگەی بۆ نمونە ئەگەر وەک سوالێکی گریمانەی ژووری بودی ئەگەر لە ڕوانگەی تێڕوانی فڕۆیدەوە بۆ کەسایەتی قسە لەسەر دەستور بکەین ئایا شوێنی ئەو بە معنای ئیگۆ مەسەلەن ئەو چییە لە دەستورەکەیە ئایا شوێنی من چیە لە دەستورەکەیە ئایا ئەو لەسەر حسابی من با بڵێن ئەنا ئیگۆ لەسەر حسابی ئیگۆ دەستورەکە داڕێژە بۆ من بۆ ئەو کەسە یان ئەوە تا حسابیش بۆ ئەوەکە ئەو شتە پراوێزخراوە و دەربەدەرکراوەی کە لە کۆمەڵانی وەکو ئێمەی چۆن دەتوانین بگەنە ئەوەی کە باشوە لەسەر حسابی بەرزەمن بێ لەسەر حسابی بەرزەمن ئەنە لەعلا ئایا دەستور بۆ خۆی نابێتە بەرزەمن لەم کاتەیە ئایا مثلەن چۆن دەتوانین وەکو هەر چۆن لەو پرسیارەی لە جەنابەت کرد ئەو تۆش وەڵام بدایەوە دەستوری پێکەوەی جیاواز نیە لە دەستوری تاک بە تاکید تاک بۆ خۆی تاک شتێکە ئینسانی اجتیماعیش ئەوەی کە بە من کراوە شتێکی ترە ئایا دەستور لەسەر ئەو بنەمایی بۆ کامیان و ئەوەی ئەمریکاش نوێنەری کامیانە و ئەمانیش شەرق و ئەم وڵاتانی ئێمەش لەکوێ ئەم مەسەڵەن تێڕوانینی جەنابەت من حەزەکەم بزانین سپاس کاک
سپاس بۆ ئێوەش وەڵام بەمەوە جابا لەوەی کاکتکوتی من وەڵام بەمەوە چونکە پرسیارێکی سەرنجڕاکێش بوو لە ڕاستیا ئەگەر بە زمانی فرۆید قسە بکەین باشتر وایە لەسەر ینی بۆ بەدیهێنانی بەرزەمن بێ ینی دەستور ئەوەی کە من ناوم نابوو مەشروع بێ ینی لە سارتە وەرم برتە بوو یعنی دەستور بە تەنها ناهاوسەنگەکان ڕێک نەکاتەوە بەڵکو هەوڵی بەهێزکردنی کۆمەڵگاش بکات کۆمەلگا ئاڕاستە بکات نقطەیەکە بوو ڕای نەزانم بۆچی بیرم چوویەوە کە لەو 4-5 خاڵەیە بوو ئاماژە پێ بکردایە مەسەلەی هین بوو پایتەخت ینی تۆزگە ئەگەر باسی کەم تۆزێ بە کورتی بێزار نابن ینی مەسەلەی زۆر ئێمە باسی بینی لۆکاڵم کردووە نیە پرەنسیپی لۆکاڵ زۆر گرنگە لە دەستوری هەرێمی کوردستان ئامادەیەکە بێ بۆ نمونە ڕێک باس لەوە بکات کە بێت پایتەختی هەمووان بێ بۆ هەمیشەیی ئێتلافێکی پان پایتەخت بەڕێوە بەرێ بۆچی لەبەرەوەی پایتەخت جان بۆ یاڵێمیانیم بەسەری پایتەختە ڕەتی بە وەڵامەکەی شتارێکی جەنابتەوە هەیە پایتەخت زۆر ڕۆڵێکی زۆر ئەساسی لە بەڕێوەبردننی وڵاتە بینێ پایتەخت مردوو بووە وڵاتە هەمووی مردووە پایتەخت زیندوو بوو ئەو وڵاتە هەمووی دەوری دڵەبینیە بەڕاستی بە شێوەیەکی گشتی یعنی ئەبێت پایتەخت دوو تایبەتمەندی هەبێ یەشێک ئەبێ لاواز بێ پایتەخت یعنی هەر لەم منتەلەقەشەوەیە کە جەناب باسی ئەمریکات کرد تۆ ئەمریکا لۆس ئەنجلوسی هەیە نیویۆرکی هەیە باشە بەڵام دێت واشنگتۆنێکی بسکۆلە دروستەکا بۆ بەڕێوەبردننی وڵات خۆ بوو بە هەم منطقی هێز بێ بوو نیویۆرک لۆس ئەنجلوس عاسیمە بوون هەیە وەنیە یەکێتی ئەوروپا با بڵین فەڕەنسای هەیە ئیتاڵیا هەیە ئەوروپا هەیە بەڵام لە بەلژیکا وەنیە پایتەختی یەکێتی ئەوروپا لە بەلژیکایە تۆ کاتێک تورکیا ئەستەمبولێکی گەورەی هەیە بەڵام ئەنقەرە کاتە پایتەختی خۆی تۆ سەری ئیمارات بکە بۆ نمونە هەمومان وازانی دوبەی ینی لە باکراوندمان وازانی دوبەی پایتەختی ئیماراتە لە کاتێک ئابوزەبی کە ئێمە زۆر ناشیناسین ئەمە هەر لە خۆوە نییە ینی فەلسەفەی دەوڵەت ینی فەلسەفەی ڕۆڵی پایتەخت لە دروستکردنی بڕیارە مەسەلێکی زۆر گرنگە بەڕێی منیش لە نقطە قووەکانی ئەمریکا وڵاتیەکەوتوەکانی ئەمریکا ئەوەیە کە نهاتووی نیویۆرکی بکا بە عاسیمە سویسرا کێ زانی عاسیمە سویسرا کوێیە بێرن وەنیە ئێمە زۆری خەڵک دەزانێت جنێڤە وەنیە بێرن سێرکە پێنجەمین شاری سویسرایە هەروە لە خۆ نییە بۆچی ئەمە نییە ینی بۆچی ناوێت پایتەخت بەهێز بێ یعنی ناکرێ هەموو عنسوورەکانی قووە لە شارێکی دیاریکراوە بکەیتەوە یعنی بێتە پایتەختی سیاسی پایتەختی ئیداری پایتەختی اقتصادی پایتەختی سیاحی پایتەختی فەنی قانونی ینی نابێ ئەبێ ینی قسەکە لەسەر چی قسەکە لەسەرەوەی واشنگتن ینی ئەکرێتە عاسیمە لە پێناو چیە لە پێناوەیە کە دەسەڵات دابەش کرێ ورد کرێتەوە ئەگەر ئەم ورد بوونەوەی وەکو لەندەن نییە ئەوەی جیاوازەکانی ئەمریکا و بەریتانیا بڵین یعنی وەکو لەندەن نییە کە لەندەن بابڵێنی ئێستا لە کێشەکانی بەریتانیا نازانم چێ هاوڵاتی بەریتانیا ئەوەیە لە ڕاستیە ئێستاش کاتێکە هەرێمەکانی تر بۆ نمونە کە ئۆسکۆتلاندا داوای جیابوونەوە کە ئێرلندا لەگەڵ کێشەیە لەبەرەوەیە کە لە ڕاستیە زۆرێک لە غرور هەیە لای لەندەن و لەندەنیەکان لە زمانەکەیان دەست پێکات تا کاتە اقتصادەکان و زۆرشتی تریشیان بۆیە لە ڕاستیە ئەبێت پایتەخت بە شێوەیەکی گشتی پایتەخت نابێت بەهێز بێ یعنی لە یەک لەحزەیە پایتەختی هەموو شتێ بێت ئەگەر دەوڵەتێک لەسەر ئەساسی ئەمە دروستکرا دڵنیا بە نەتیجەی باشی نابێت یەکێ لە کێشەکانی هەرێمی کوردستان ئەمە ئێستا بەڕاستی ئەمە یەک دوو گریمان پایتەخت بەهێزە چی بکەین یعنی وا کەوتەوە بەهێزە لە ڕووی ژمارەوە زۆرە پایتەختی اقتصادیە پایتەختی سیاحیە پایتەختی سیاسیە پایتەختی ئیداریە ئەگەر ئەم تایبەتمەندی هەبوو کە وەکو هەولێری خۆمانە با بڵین ئەبێ نابێ مڵکی هێزێکی دیاریکراوە بێ نابێن مڵکی نەتەوەیەکی دیاریکراوە بێ نابێ مڵکی دینێکی دیاریکراوە بێت ئەم هێزە سینە سادە ئەمڕۆ پارتیە سبێنەیەکێتیە دوو سبەی بۆ نمونە هێزێکی تر دروستە بێ وەنیە زۆری نابێت لە هەولێرا لە پایتەختە ئەبێت لە ڕاستیە ئەم مەسەلەیە زۆر گرنگە لە دەستوری هەرێمی کوردستان ئەم مەسەلەیە جێکرێتەوە کە بۆ هەمیشەیی حکوومەتی هەولێر حکوومەتی خۆجێی هەولێر وەکو پایتەخت لەلایەن ئێتلافێکی پانەوە بەڕێوە ببرێ یعنی کاتێک ئەمە جێکردەوە لە دەستورە بەڕێی من زۆر کێشەی تر هەیە حەلەبێ ئەوەی کە باسم کرد یاسای بچووک و دەرەنجامی گەورە بەڕێی منیش لە هۆکارەکانی یەک نەگرتنەوەی ڕاستەقینی هەرێمی کوردستان تا ئێستاش دوو ئیدارەی هەیە پەیوەندی بە هەولێرەوە هەیە هەولێر بکەیتە حکوومەتێکی ئیتلافی پان هەموو هێزەکان تێیا بەشدار بن بەڕێی من زۆر بە ئاسانی گیرفانی شێکەخرێ پێشمەرگە شێکەخرێ ئاسایش و علاقات و مخابراتی شێکەخرێ و ئەوەی کە پێوترێت دوو ئیدارەی کە تا ئێستاش بەعترافی هەمووان و خۆشیان بەر لە ئێمە ماوە پەیوەندی مەسەلەی پایتەختەوە هەیە چونکە کاتێک کە بۆ نمونە یەشێتی تۆ خۆبخەرجی کەبرایەکی یەشێتیەوە عسکەریەکی یەشێتیەوە کە سیاسێکی یەشێتیەوە کاتێک کە تۆ بینی ینی هەولێر بۆتە مڵکی حیزبێکی دیاریکراو ئەڵێ کاتێک پێشمەرگەشتێکی گرتەوە ئەبێتە مڵکی حیزبێکی دیاریکراو ئاسایش بە هەمان شێوە
بۆیە بەڕێی من ئەگەر ئەم مادەیە جێبرێتەوە هەولێر ئاوا لەگەڵ یا مامەڵە بکرێت زۆرێک لە کێشەکانی هەرێمی کوردستان حەل بن. یان بۆ نمونە تۆ لە بریەوەی کە شارێکی گەورەی و هەولێر عاسیمە بێ با سلێمانی عاسیمە نەبێ کاکە، با دۆکیش عاسیمە، با شەقلاوە عاسیمە بێ بۆ نمونە، با سۆرانە عاسیمە بێ، با ڕانی عاسیمە بێ، با هەڵەبجە با کەلار عاسیمە بێ. حاڵەتێکی زۆر ئاسایە. وەکوتم بێرن لە سویسرا پێنجەمین شارە کە لەوێ زۆر مینی شەواڵین لاوازە لە شارەکانی زۆر لاوازترە. بۆچی ئەیەن بەوێ خۆمان لە خۆوە نییە، فەلسەفەیەک لە پشتم مەسەلەیەوە هەیە. بۆیە لە ڕاستیە ئەکرێ بۆ نمونە یعنی یەکێک یعنی ئەگەر بە زمانی فرۆی قسە بکەین بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت، یعنی ئیشی دەستورەوەیە کە ئیش لە پێناو بەدیهێنانی بەرزەم ناکە، ئەو بەرزەمنەی کە هەومان شتێکی میساری سەیرەکەی. سپاس بۆ پرسیارەکە دکتۆر گیان. بگەڕێمەوە لای کاک جیهاد ئەوە تەمان من لە تاڵتاکیش هەمان پرسیارم لێکرا لەسەر مەسەلەی حامی دەستور. بۆ لە ڕاستیە حامی دەستور جیاوازە لە محکەمەی دەستوریەوەی کە گەشەخان باسی کرد. یعنی حامی دەستور تەمان لە زۆر وڵاتە بەر منەوتە سەرۆکۆمار حامی دەستورە. ئەمە کاڵی حامی دەستورە بۆ مانایە نییە کە ئەو دەستورە پارێزێ، بەڵام ئەو دێت ینی وەکو کەسی یەکەمی وڵات ئیش ینی کۆمەڵێک ئیجراعات هەیە گرێتە بەر لە پێناو سەروەری یاسایە، عەفوەن لە پێناو سەروەری دەستورە، لە پێناو پاراستنی دەستورە. ئەژینا ئەوەی کە بۆ نمونە باڵای دەستورە پارێزیە بەر لە هەموو کەسێک و بەر لە هەموو گروپێک و بەر لە هەموو دەسەڵاتێک بریتێ لە محکەمەی دەستوری. ئێستا لە فەڕەنسا پێوترێ مەجلیسی دەستوری، لە ئەمریکا پێوترێ محکەمەی دەستوری، لێرە پێوترێ محکەمەی فدرالی. پرسیارەکەی من ئەلێرە محکەمەی دەستوری لە کاتێکا تۆ کولتوڕێکی دیموکراتی نییە، عەقڵێکی دیموکراتی نییە، کۆمەڵێکی دیموکراتی نییە، محکەمەی دەستوری هیچی پێ ناکرێت، هەروەکو چۆن بۆ یاساکان هیچی پێ ناکرێت، هەروەکو چۆن حیزب لەسەر و پەرلەمانەوەیە ئەو کاتەش حیزب لەسەر دەستورەوە. کاکجات ڕاستەکەی من لە ئەسنای قسەکانم ئاماژەم بەوە کرد کە سیستمی نوێرایەتی کێشەی هەیە، یعنی پەرلەمانی ئەوروپیش کێشەی هەیە، سوڵتەی تەنفیسیشیان کێشەی هەیە، لە ئەمریکاشا بە هەمان شێوەم کێشانەی هەیە. بەڵام لە ڕاستیە ئەوەی کە وای کردووە بۆ نمونە ئەمریکا و ئەوروپا لە وڵاتانی ئێمە جیاواز بن پەیوەندی بە محکەمە و دەسەڵاتی قەزاییەوە هەیە. یعنی قەزای ئەوان تاو جیاوازە لە قەزای ئێمە. یعنی ئەوەی کەواکە ئەمریکا بێ یەکێ لە هۆکارە سەرچەکانی بریتێ لەوەی کە خاوەنی محکەمەیەکی دەستوری دەسەڵاتێکی قەزایی زۆر بەهێزە. یعنی بۆ نمونە کلنتن قەرار دەرەکە محکەمەی دەستوریە بێتە عایق لە بەردەمیان. هەنێ جارە وترێ بۆ نمونە لە ئەمریکایە دیکتاتۆرەتی قەزا هەیە، مشتەر وەکو گەشەخان و مصطلحەکەی من یعنی ئەمە خۆ قەزا دیکتاتۆر نییە، بەڵام قەزا لە ئەمریکایە وەندە دەسەڵاتی هەیە وەندە هەیمەنەی هەیە ئەڵێن ئەوەی کە حکومەکە لە ئەمریکایە بتر دەسەڵاتی قەزا دیکتاتۆرەتی قەزا وەکو چەمکە یعنی بۆ گەیاندنی بیرۆکەیەکە بەڵێ بۆ گەیاندنی بیرۆکەیەکەیە و فعلا ئەشکرێ بۆ نمونە وەکو چۆن بوونی کللتوری دیموکراسی گرنگە زۆر زیاتر لەوەش بوونی محکەمەیەکی دەستوری ئازا و بوێر و ئازادیش گرنگە و ڕەنگە بوونی ئەم محکەمەیە بێتە هۆی دروستکردنی کللتوری دیموکراسی. بە ئەمە وانە لەدەست پایتەختە بالضبط زۆر گرنگە کاکە ئەم مۆزوعانە زۆر گرنگە، یعنی تۆ بێشتەکان دابەش بکەیت، ناکرێت هەموو شتێک لە شارێکە کۆکەیتەوە کە هەموو شتێک لە شارێکا کۆ کردەوە، یعنی هەموو شتێکیش لە حیزبێکا کۆکەیتەوە، لە ناو حیزبەکەشە لە ناو گروپێکی دیاریکراوە، لە ناو گروپەشە لە ناو کەسێکە، یعنی تر مرکزیت زۆر خەتەرناکە بێ. بۆیە تۆ گەبتوێت لە مرکزیت بدەیت لە ڕاستیا بێ لە پایتەخت بدەیت، لە بری پایتەخت بەیەسکە بێ لاوازی کەی و ئەوەیشی کە پێوترێ مەسەری لا مەرکەزیەت و مەرکەز لە پایتەختەوە ڕوایە. ئێستا یەکێ لە کێشەکانی کوردستان ئەوەیە کە لا مەرکزیەت جێبەجێ ناکرێت. بەڕێی من پەیوەندی بمسەری پایتەختەوە هەیە. پایتەخت کرە موڵشی هەمووان ئەو کاتای پارتی بەر لە یەکێتی و بەر لە گۆڕان و حیزبەکانی تر لەگەڵ ئەوەیە کە بۆ منە لا مەرکەزی جێبەجێ بێ، بەڵام ئێستا لە بەروی مەرکەزی خۆیەتی حەزەکە لا مەرکەزیەت بوونی نەبێ. جاوەختە زۆر هەڵگری هەر لە ڕاستیا بابەتێکی سەربەخۆی و مەشروعێک شەرەکە کۆمەڵەشتا لەسەر مەسەلەی پایتەخت چۆن قسە بکەین و ئەوانە یعنی نووسینە لەسەر مەسەلەی یاسای دەستوری کاک جیهاد، یعنی یاسای دەستوریمان لە هەرێمی کوردستان هەیە هەبووە هەل لە سەرەتاوە، یعنی ئەو یاسایی کە باسی دروستکردنی پەرلەمانەکان یاسای دەستوریە، چونکە باسی دروستکردنی دەسەڵاتەکانەکات. بەڵام یاسا دەستوریەکانی هەرێمی کوردستان دوو شێشەی گەورەیان هەیە، یەکێک ڕواڵەتی شەقڵی، یەکێک مۆزوعی بابەتی. شەقلەکە چییە؟ یعنی وەکوتم جیاوازی نەکراوە لە بینی یاسای دەستوری و غیرە دەستوریە، هەمووی بە یەک ڕێژە دەنگدانی پەرلەمانتەران ئەڕوات لە کاتێکە ئەبوو بۆ نمونە بە سێ لەسەر چوار یان دوو لەسەر سێ پەردەنگی پەرلەمانتەران بڕۆشتایە. یعنی یاسای سەرۆکاتی هەرێم، یاسای پەرلەمان، یاسای ئەنجومەنی وەزیران، وەکو هەر یاسایەکی تری جگەرە کێشان و کارکردن و مرۆروانە بە هەمان ڕێژە ڕۆشتووە، ئەمە نابێ. یعنی ئەگەر وانە بووە لە ڕاستیا وەکوتم یعنی وەزعی کوردستان بە جۆرێکی درە بوو. ئازادی ڕۆژنامەنووسی خۆی ڕاست دەکەی، یعنی ڕەنگە ئێمە زۆر ڕۆژنامە باسی ڕۆژنامەنووس دەکەین تر بینا، یعنی هەیمەنەی هەیە، یعنی چەمکێکە هەیمەنەی هەیە، بەڵام من ئەگەر ملاحەزەشتان کرد یەک دوو جار باسی چالاکی مەدەریشم کرد. بەڵام
بۆچی ڕۆژنامەنووس گرنگە؟ ڕۆژنامەنووس گرنگەکەی لەوایە کە زمان حاڵی نەتەوەیەکە میلەتێکە، یعنی بۆ نمونە ئەوەی کاک دکتۆر نەبەردیش ئاماژەی بکردبوو کێشە هەیە لە زانکۆی سلێمانی لە ناو وەزارەتەکان لە ناو کۆمەڵگایە ئێخۆ دوجارەکە ئەم کێشانە یعنی ڕۆژنامەنووس بەتەنها باسی کێشە شەخسیەکان و گروپەکەی خۆی ناکات، توێژەکەی خۆی ناکات. ئیش گرنگی ئیشی ڕۆژنامەنووس لەوەیە کە گزارش لە کێشە و ئاریشەکانی ناو کۆمەڵگایانە ئەکات و یان کاتە قەزیە و فشار دروستەکە معلومە مەسەلەی معلومە مۆزوعێکی زۆر گرنگە ئەوەندەی کە ڕۆژنامەنووسی دەستی بە معلومەیەکاونە من پێم بەدەستی من ناگا لەسەر ئەساسی معلومەش لە ڕاستیات تۆ توانی و کۆڵی حکومەتێک بڕوخێنی نظامێک لەناو بەری یعنی بۆیە کاتێکە باسی ڕۆژنامەنووس دەکەین ڕاستیان مەسەلەکە پەیوەندی بەوە هەیە کە ئەوان گزارش لە کۆمەڵگاکەن و قسەی زۆرێک لە سەرۆکەکان و لە فەیلسوفەکان هەیە کە ئاڵێ ڕۆژنامەیەشی ئازادم بەرێ کۆمەڵگایشی ئازادە پێ بەخشە مەقتانە هەر لە خۆیانەوە نەکراون یعنی ڕۆژنامەنووس وێڕای ملاحەزەمان لە سەریان باڵێن هەنێکیان وەکو ئێمەش هاوڵاتێکی ئاسایی نەکراوانی شتاوان بتەن خەڵکی خراپ بن و نییە خەڵکی باش بن بەڵام ڕۆڵەکەیان لە ڕاستیان ڕۆڵێکی زۆر میخوەری و گرنگە نابێت بە نادیدەی بگرین. کاک دکتۆر نەبەرد هەر تقریباً ئەوەی کاک جات نزیک بوون لە یەکتریەوە بەڵام لەسەر مەسەلەی ئازادی و نان با بڵێن کامیان گرنگن ڕازیاتشیان گرنگن یانی وا نەزانین کە نان گرنگترە لە ئازادی چکە نان بکۆی لێتی هەر نەبێ باش لە فەڕەنسا باشترین جۆری ئازادی بەڵامی لەسەر ئێلەکترەکان دێنە سەر جادە بووی کە فایدەی کارێک لەسەردار بێ هەلی کارێک بۆ بەڕاستیان بێ بە هەمان شێوە لە کۆمەڵێک وڵاتی پێشتر ڕاستە بەڵام دەستور زەمانەتی دروستکردنی هەلی کار و ژیانێکی شایستە بکات ئەجا ئەوان ڕاستە بەس ئەوان ئەوە ئیشی ئێوەیە ساسی خۆت کە بۆ نمونە چۆن با بڵێن مەسەلەی ئازادی بازرگانی و ئازادی بازار و ئەوانە لە دەستورا جێبکەینەوە ئەوە ئیختصاسی توێ بخەم لی نازانم بۆ چوار پێنج دقەیشکە گەر بکرێت بەسەر چاو کێ دەستەر نووسێتەوە دەسەڵاتخان لە ڕاستیا بانێ و نەمانەوە دەستورە میشە لەلایەن حیزبەوەکە نووسێتەوە لەلایەن دەسەڵاتەوە نووسێتەوە بەڵام ئەم بۆ مانایانە کە کۆمەڵگای مەدەنی و خەڵک و ڕۆشنبیر و ئەکادیمیوانە ڕۆڵیان نەبێ هەر لە ڕاستیا ئەوان کە نووسنەوە یانی شتێکە نووسنەوە کە زۆری خەڵک ڕازی بێ و من هەمجە پشتەرە تەلەبەکان وەکەم مەڵێم دەستور بۆ ڕیفراندۆمی لەسەرکرێ لە کاتێکە هەموو دەستورەکانی دنیا ڕیفراندۆمیان لەسەر کراوە یەک دوانێکیان نەبێ هەمووی ئۆکەی لەسەر کراوە ئێکاواتە ئۆکەی لەسەر ڕیفراندۆمی بۆ چییە؟ نا مەسەلەکە پەیوەندی بەوە هەیە کە لەبەرەوەی کە دەستور نووسەکانەوە ئەو لیژنەی نووسینەوەی دەستورەزان کە بە فلتەری ڕیفراندۆما تێپەڕێ بۆیە ناچارن دەستوریە بنووسنەوە کە زۆری خەڵک ڕازی کات ئەگەرە فلتەرە نەبووە بە ئارەزوی خۆی بۆ نمونە دەستوریی نووسیوە کە تحقیقی مەساڵحی خۆی بکات بەڵام لە ڕاستیە ئەبێ خەڵک ئەبێ کۆمەڵگای مەدەنی من دەستخۆشی لە ئێوە شەکەم کە گروپەکەس گروپێکتان دروست کردووە و مەشروعێکی دەستورتان تا ڕادێک ئامادە کردووە و ئیشێکی زۆر باشە بەڵام من هیوادارم ئەوە گەورەتر و فراوانتر بکرێ بەڕاستی ینی بە ناوی زۆرترین ڕێکخراوە ئەو ئیشانە بکرێت بەڵێ ڕاستە بێگومان زۆر ڕاستە ئەخیر ملاحەزە کاک عومەری بەڕێز کاک کۆمەر بڵێن هەر کاک کۆمەر باشە کاک کۆمەر قسەکە لەسەرەوە بوو کە من لەگەڵ بوونی دەستورم بەڵێ ینی لەبەر دوو سەبەب یەکێک ئەوەی کە باسم کرد ئێستا ینی دەستور خراپ نابێ یان نەک خراپ نابێ بەڵام زۆریش خراپ نابێ وەکوتم لەبەرەوەی فلتەری ڕیفراندۆم هەیە یعنی ئێستا یەکێتی و پارتی و گۆڕان و ئەم حیزبانە ئەگەر تەمسیلی لە سەدا 20 کۆمەڵگاش بکەن بۆ منە ناتوانن دەستوریە بنووسنەوە کە ئەم دەستور لە تەمسیل لانی کەمە سەدا 67 کۆمەڵگا نەکات بۆچی لەبەرەوەی کە ئەوانە زانن بە فلتەری ڕیفراندۆما تێپەڕێ بۆیە هەوڵێن دەستورێکی تا ڕادێک باش بنووسن ئەمە یەکەم دووەم لە ڕاستیا من بۆیە ئەڵێم بە هەبێ باشە لەبەرچی لەبەرەوەی کە تۆ دەستورێک لە بەردەما بوو ئەی ناسی ینی ئەی ناسی سێمە نازانین حکومەتی هەرێمی کوردستان سەر چ ئاساسێک ڕابڕێەوە ینی نازانین سیستمەکەی چییە نظامی سیاسەکەی چۆنە چییە ینی هەموو شتێکەوەی چیش نییە هیچیش نییە و هەموو شتێکیشە یعنی تۆ زۆر گرنگە خۆشیاریت هەبێ بەرامبەر بەو شتێک کە لەگەڵ یا مامەڵایەکەی ئەگەر ژنەکەت ئەگەر مناڵەکەت ئەگەر هاوڕێکەکەت نەناسی ناتوانین لەگەڵ یا مامەڵە بکەیت دەستور لە ڕاستیا یعنی وا کات کە ئێمە بتوانین بە شێوەیەکی یعنی کۆمەڵگات دەسەڵات بناسین بەڕاستی کە ناسیش دەتوانین لەسەر ئەساسی ئەو ناسینە لەگەڵ یا مامەڵە بکەیت بۆیە ئەڵێم بوونی گرنگە لەسەر مەسەلەی ڕۆژنامەنووسیش بزەبێت ینی ڕۆژنامەنووسیش خوک باسمان کرد ینی وش قابلەوەیە کە هەڵە بکات تاوان بکا و یاسا هەیە کە لێپێچینی وێڕاکە بەڵام حەزان باسی مادە قانونیەکە بزەبێت آخر مەسەلەی ئەوەی یەزیدەکەوە نیە بەڵێ یعنی ئەگەر محامی ئازا و زیرەک هەبێ ئەتوانێت لەسەر ئەو جوملەیە ئەو
تەلەڤیزیۆنە با بە دادگا چکاوە جاکاری و ڕەگەزیە و جاکاری دینیە و تحقیرە و جۆرەشتانەیە بەس ئەوەی کە مهمە لە مەسەری ڕۆژنامە نووسیامە ئاخیر قسەم پێ ببوو سەر مێشانن یعنی ئێمە لە جەریمەیە دووینمان هەیە دوو ڕوکنمان هەیە ڕوکنێکی مادی ڕوکنێکی معنەوی بگرم معنەویەکە ئەوەیە کە قەسڵی جنایی کابرایی ڕۆژنامە نووسەمێنی کە ئەم هەواڵەی بڵاو کردوێتەوە فعلەن بە ئامانجی قەستێکی جنایی تاوانکاری ئەمەی کردو تۆ چۆن ئەمە ئەسەلمێنی نەک بۆ ئەوەی یازیدەکەیان ئێزدیەکەیان بۆ شتر بە شێوەیەکی گشتی ینی قورسە بۆیە منەڵێم نابێ وەکو کەسێک کە خاوەنی سابقەیەشی جناییە لەگەڵ ڕۆژنامە نووساماوەڵە بکەین آخر زین چۆنەکە دکتۆر بمبەخشلەوەیە من باسی جۆرێک لە وشاریم کرد کاتێک کە ڕۆژنامە نووسێک با بڵێن بە چاوێکی کەم سەیری شەریحەیەکەکە ئەمە لە عەقلیایەتی ڕاست ئەمە من مەبەستەکەم لەسەرەوەی نا مثلا بۆ نمونە بە ئەلفاڵەوەی وەکو کەسێکی سوال کرد تەمەشای وێ دەستور هیچی بۆ ناکرێ ئەگەر وەقتێتە نەکوات دەستور هیچی بۆ ناکرێ ئەگەر کولتوریی دیموکراتی دەبێت بەڵام ئەگەر وەکو دەستورۆک و مەشروع سیرکەین ئەو بکەینە مەشروع ئەکرێ کۆمەڵگاش بەرەو پێشەوە بەرە ئاڕاستی ئاڕاستی بکات زۆر زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئامادەبووتان سپاس کاک دکتۆر زۆر زۆر بەخێر بێن هیوادارم لەو گفتوگۆی ناو ساڵۆنی فکریم جارە چێشتان وەرگرتی بێ و ئەوەتان بەدڵ بوو بێ کە لێرە یعنی کاتێکی باشێ بۆ قسەکردن و گەیشتنە خاڵی هاوبەش ئەمە سەکۆی هەرمووتانە سەکۆی هەر کەسێکە کە بێ لێرەوە شێری بابەتێک کا لەگەڵ ڕای گشتی لەگەڵ سۆشیال میدیا لەگەڵ میدیا داوای لە بردنەکەم زۆر هیلاک بووم هیوادارم هیلاچەکەم پێوە دیار نەبوو بێ ڕۆژە کرێکاریەکەم زۆر زۆر بەخێر